بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی پێبەخشین لە بەرنامەیەکی دیکە پەیامی ڕۆژدا بەیەوەی ئازیز و خۆشەویست لەگەڵ هاوکارم کاک ڕیاز شاد بووینەتەوە. بەڵێ عزیزانم سوپاس جەلال، سوپاس و ستایش بۆ خوای گەورە کە مرۆڤ لە ژماردنی نیعمەتەکانی دەستەوەسان و کۆڵەوارە. درود و سڵاوی خوا بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و ڕێنیشاندەر و نوری چاومان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئومێ دەکەین بڕگە و تەور بابەتی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێ. بەڕێزان و عزیزانی خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەکەمان باز لە چیرۆکەکانی ئەنفال و سەماوەکەین کە لە ماوەی ڕابردوودا چەند گۆڕێکی بە کۆمەڵ لە شاری سەماوە دۆزرانەوە کە بێگومان پشکی شێر بەرهەرێمی کوردستانەکەوێت کە 182,000 خەڵکی لێ شەهید بوو بە ناوی پرۆسەی بەدناوی ئەنفال. تەوەری دووەممان بریتێ لەو پرۆژە بەردەوام دوورمەوداوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ناوی پرۆژەی سەرابی الحاد کە یەکەمین هەوڵیان بریتی بوو لە کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە خاوەنی مەوسوعەیەکی درێژ و گشتگیر و چڕە لەبارەی پوچەڵی ئیلحاد و گەورەی ئیمان. هەروەها تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتێ لە داهێنانی چەند خوێندکارێک کە لە پەیامی ڕۆژ یا لە ستۆدیۆی ئەمڕۆماندا دوو لەو خوێندکارە عزیز و خۆشەویستانە ئامادە بن. بەڵا بینەرانی عزیز، ئەمە بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ئەم ڕۆژ بوو. ئێستش دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ عزیزان و خۆشەویستان، وەک ڕۆژانی ڕابردوو ئاشناتانەکەین بەو مێژوو و ڕوودا و پێژاتە گرنگانەی کە لە 27 چواری هەموو ساڵێکدا ئەوانیان کە گرنگن یا تایبەتن بەیەمەوە پێکەوە بینەریانە بین. لی دۆزیەوە، ئەویش لەلایەن هۆزی دورگەی ماکتانی فلیپینیەوە. 27 چواری ساڵی 1990 کۆمەڵەی ئیتیحاد و تەرەقی تورکیا بەفیت و پلان و هاوکاری جوولەکانی دۆنمە و ساڵۆنێک هەستان بە کودەتا و لە سەرکارلەدانی سوڵتان عەبدولحەمیدی دووهەم لە پلەی خلافەتی عوسمانی و یەکێک لە ئەڵقە لە گوێیەکانی خۆیانیان کردە سوڵتانی دەسەڵات کە ئەویش محەممەد ڕەشادی برای سوڵتان عەبدولحەمید بوو. 27 چواری ساڵی 1946 دەست بەکاربوونی یەکەم ئافرەتی پۆلیس لە وڵاتی یاباندا. بەڵا بینەرانی عزیز، دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر چیرۆکەکانی ئەنفال دەکەین کە لە ئێستادا هەندێک ڕێکخرا و خەڵکیش هەیە بە تایبەتی لەسەرەوەی کە لە دوای 30 ساڵ هێشتا بە دوای چیرۆکە نەبیسترا و تۆمار نەکراوەکان دەگەڕێن کە لە سەردەمی ئەنفالدا ڕوویان داوە. بۆ نمونە هێشتا هەن
خەڵکانێک کە بە دیار خۆشەویستەکانیانەوە دادەنیشن و ژیانیان لە خۆیان تاریک کردووە یا بە جۆرە لە جۆرەکان بە دیار ئەو ماڵە وێرانەی کە لە لادێکانە هێشتا ماونەتەوە ئاوادان نەکراونەتەوە بە دیار خەمەکانی خۆیانەوە دانیشتوون. بۆ قسەکردن لەسەر چیرۆکەکانی ئەنفال میوانداری بە ڕێز دیمەن محەممەد سەرۆکی ڕێکخراوی چیرۆکانی ئەنفالمان کردووە. دیمەنخان بەخێربەی سەر زۆر بەخێربی. ئەگەر سەرەتا لە ڕێکخراوەکەتانەوە دەست پێ بکەین ڕێکخراوەکەتان لەکەوە دەست بەکار بووە ئەو چیرۆکانە کامانن کە ئێوە تۆماریان دەکەن. پێشەکی دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ میوانداریەکەتان ڕێز و سڵام هەیە بۆ بینەران بۆ گوێویستان دەستان خۆش بێ. دیارە من وەکو دیمەن محەممەد زۆر دەمەکرد لە مەجای ڕێکخراوە کارەکەم لە 93 هەتاکو ئێستش پێ بێ هەر بەردەوام لە ڕێکخراوێکی ژنانە بەردەوام هەوڵ و کۆشکی خۆم داوە بۆ ڕێنماییکردنی ژنان بەعام ژنان و مناڵ بە تایبەتی دایک و مناڵ لە مەجای تەندروستیە. دیارە لێرە و لەوێ ئیش و کار زۆرە لەناو کۆمەلگای ئێمە بە حکمیەوەی کۆمەلگایەکی ڕوبەڕووی جەنگێکی زۆر بووینەتەوە ڕوبەڕووی کیمیاباران بووینەتەوە ڕوبەڕووی ئەنفال بووینەتەوە. دیارە ئەگەر سیر بکەیت لە وەکو پێویست لە ئاستی خزمەتەکان لەو ئاستان نەبووە لە ئاستی خێزانان نەبووە لە ئاستی کۆمەلگان نەبووە بەگشتین. دیارە من لە 2007 ڕێکخراوێکە بوو ڕێکخراوی چاودێری کوردوەسایی چاک ڕێکخراوی چاک ژنی زۆر کەمتیا بوو لێرە کاتی خۆی و ڕێکخراوە لە دەروی وڵات دامەزرا بوو لە ئەوروپا چەند کەسانێکی هەر خۆمان لە دەرەوە کاریان کردبوو لەسەر ئەوە ئیشی زۆر باشیان کردبوو لە پەرلەمانی ئەوروپایە. دیار بۆ منیش بە حکمێک کە بەشداری چالاکیەکانیانم کردو ئەوانش پێشنیاری ئەویان کرد لە بەرەوەی لە کوردستانە ژنێکی کەم لە ڕێکخراوەکەیانە ئیشەکە پێویستە ژنێک بێت چەند ژنێک بێتە پێشەوە لە مەجای ژنانی ئەنفالە ئیش بکە. منیش ئەو کاتە زەختێکی زۆرم لەسەر بوو بەڵام هەر چوومە لەگەڵیانە ئیش و کارێکی زۆر باشم کرد و ئیسپات و جودی خۆم هەبوو ڕۆژانە هەوڵ و کۆشکی خۆم ئەدا بە گوێرەی ئەو توانایی کە هەمبوو. هەتاکو ساڵی پار بیرم لەوە کردەوە ئایا بۆ خۆم هەوڵ نەدەم ببم بە ساحێبی ڕێکخراوێک خۆم ساحێبی بڕیار و پێشنیارەکان بم ئەوەی کە خۆم ئەوێ خزمەت بکەم. دیارە ئەگەر تۆ خزمەت بە کەیسی ئەنفال بکەی خزمەتێکی زۆری ئەوێ و هیچیشی ڕەنگە تاکو ئێستەوە پێویست بۆ نەکرابێ. من لەو ڕوانگەەوە وەکو ژنێک و وەکو دایکێک هەستێم کرد بەوەی کەوا بەڕاستی ئەمڕۆکە لە هەموو مەجالێکا کە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە وەک کۆمەلگەی کوردی بەڕاستی ژن ئەبێتە تەسحێ و ژن قوربانی یەکەمە و ژن پشکی شێری بەرەکەوێ. منیش بیرم لەوە کردەوە کەوا هیچ نەبێ ڕێکخراوێک و ناوێکی جوان هەڵبژێرم بۆ چیرۆکەکانی ئەنفال. لێرە و لەوێ ئەم بینی تاقانی ئەنفالمان زۆرە تاکوی ئێستەوە ئیتر چوونەتە تەمەنەوە بەرەو نەمان ئەچن و هیچ شتێکی یان وەکو پێویست نە کتێبێک نە چیرۆکەکانی خۆیان بەڕاستی نایەتە بەرهەم و کەس نایبینێ. دیارە 2-3 ساڵ پێش ئێستا بوو پێم وایە 3 ساڵ پێش ئێستا بوو چوومە گوندی جەلەمۆرد یەکەم جارم بوو کە بەشداری لە یادی ئەنفالی جەلەمۆردا بکەم بناری خاڵخاڵان دیارە زۆربەی دیەکانیان بەر ئەو شاڵاوە کەوتووە. لێرە گوندی جەلەمۆرد زۆر سەرنجی منی ڕاکێشا و ئەو ڕۆژە زۆر هەڵوێستەم کرد و زۆر سەرسام مام و توانیم بچمە ناو ئاوایی زیاتر گوێویستی ئەو تاوانە ببم کە بەر ئەوان کەوتو. دیەکی زۆر ئەنفالێکی زۆر زۆریشیانێ بەڕاستی ڕەنگە مەقارنە نەکرێت لەگەڵ هەڵبجەیە ئەو نە قوربانیان داوە بە خێزانەوە. ئەگەر سەر بکەی تاقانی ئەنفالیان زۆرە لە ڕووی خزمەتگوزاریشەوە هیچ خزمەتگوزارێکیان بۆ نەکراوەکو پێویست هیچ شتێکیان بۆ نەکراوە. یەک لەوانە پرسیارم کرد چەند تاقانەیەکیان هەبوو مام ڕەمەزان مام ڕەجەب مام مەحموود ئەوەی کە توانیم قسەی لەگەڵا بکەم بە ڕێزی مام مەحموود بوو. مام مەحموود ئەوە 31 ساڵە چاوەڕوانی ماڵ مناڵەکەی کە تا ئێستا خێزانی پێک نێناوتەوە. من ئەو ساڵە بەس توانیم قسەی لەگەڵا بکەم و تاوێک لەگەڵێ دانیشم. بۆ ساڵی دوایی بیرم لەوە کردەوە ئایا چی بکەم بۆ ئەم پیاوە بەڕاستی یعنی ئەگەر هەندێک جار ینی ئەوشیان پێوتم ئایا تۆ بۆ مقابلەی پیاوێکەکەی چەند ساڵە لە مەجای ژنانە ئیشەکەی ئەی مقابلەی ژنێکی تاقانت بگرە باشتر بوو. بەڵام پیاوێکە جێ ڕێز و تەقدیرە 31 ساڵە وابزانم یەکەم پیاوە کە ژن نەهێنێتەوە چاوەڕوانی هەر ماڵ و مناڵەکە. چەند کەسی لەدەستدا بوو لە پرۆسەی بەدناوی لەدەستداوە 4 کوڕ و 5 کچی لەدەستداوە لەگەڵ خێزانە ئەمەیان دەکەس بەڵێ جگە لەوەی کە سەروەت و سامانێکی زۆری هەبوو ماڵۆت و شتێکی زۆری هەبوو بە وتەکانی خۆی. مام مەحموود پێم وتم مام مەحموود چی شتێک لای تۆ ماوە کە هین ماڵ و مناڵەکەت جێی دڵخۆشی تۆ بێ و جێ یادگاری تۆ بێ. وتی ئەوە نە بە ماڵ و مناڵم ئەمووی ئەوەن ئەنفال کراوە هیچم بۆ نەماتەوە تەنها بخچەیەکم بۆ مابەوە لەناو بخچەکە یەک کراسێکی خێزانەکەم بوو
بەڕاستی ئەوە نەیتر سەرنجی منی بۆ لای مام مححمود ڕاکێشا کە من زیاتر لە مام مححمود نزیکمەوە بتوانم زیاتر مام مححمود بدوێنم ئەگەر هیچیشم پێ نەکرێ بۆ مام مححمود لە ڕووی دەرونیەوە من چوومە ناخی مام مححمودەوە و هیوادارم وەکو کچێکی خۆی ئەو هەستم پێبەخشی بێ. وتم مام مححمود ئەی کراسی ژنەکەت وتی ئەوەندە لە بەرچاوم بوو ئەوەندە بخچەکە ئێوارە و بەیانی ئەم کردەوە سیرێک مەکرۆ هەڵم گرتەوە لەم ساڵانەیە کرومەتە ژێر خۆڵەوە و وتمە بایتر لە بەرچاوم نامێنێ بەداخۆ من فرێ بخچەکە و کراسی خێزانەکەی نەکەوتم هەتاکو بمانگەیانێتە مۆزەخانە و لە مۆنومێتی چەمچەماڵ دامان بمایەتەوە وەکو پیاوێکی نمونەی کە چەند ڕێزدار ئێستا سەرگیری نەکردوێتەوە چاوەڕێ ئەوەیە ژنەکەی بێتەوە جارێکی ترسە لە نوێ درێژە بە ژیانی بدەنەوە ببنێت سایە و سێبەرێک بۆ منداڵەکانی یام ئەوێ وەفاداری خۆی بۆ ئەوە ینی مەبەستمەوەیە بۆی سەلماوە کە ژنەکەی کۆچی دوایی کردووە و ژێرخاگنراوە و وەکو وەفایەش نایێنێتەوە یا چاوەڕێی گەڕانەوەی ئەوانە. مام مححمود ئەوەی باسەکە ئەڵێ کاتی خۆی زۆر بە زەحمەت کاتێککە گەنج بووە زۆر بە زەحمەت هاوسەرگیریم کردووە قەناعەتم بەوە نەبووە زوو هاوسەرگیری بکەم یان ئەکسەر هاوسەرگیری پێ بێن قەناعەتیان پێکردووە کە لەگەڵم هاوسەری خۆیان هاوسەرگیری کرد و هاوسەرێکی زۆر باش بووە ئەڵێ هاوسەرێک بۆ هەر دایک نەبووە هاوسەر نەبووە ئەڵێ زۆر لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی ئیشوکارە و لە ڕووی ئیشوکاری دەرەوە زۆر هاوکارێکی زۆر باشی من بۆ توانی وێتی بەڕاستی بە دەرەجە یەکەم پاڵپشتێکی من بێ ئەڵێ ئەو ڕۆژەی کە ئەوان ڕۆشتون ئیتر ئەم ئەو ڕۆژە کە ئەوانی جێشتووە لە ماڵە سوتفە ئەم بەکارێک ئەچێتە دەرەوە بۆ ئەوەی کەوا تاقیباتی ئەوە بکە چۆن لە ڕێ بچێتە تەکیە علەسات چۆتە تەکیە و چی بکە بۆ ئەوەی کەوا ماڵ و مناڵەکەی و ماڵاتەکەی بەرێتە دەرەوە ئەنفال یعنی بەر ئەو شاڵاوە نەکەوان ئەو کاتە ئەنفال نیازانی و ئەنفال چی ئەنفالەکرێت کە هاتوۆتەوە هیچ شتێک نەماوە ئەم لاو ئەو لای کردو ئیتر لەو ستاوە تاکو ئێستا ئەوەیشی کە هاتوۆتەوە پرسیارمان کردو لەو کەسانی کە گەڕاونەتەوە لە ئەنفالە هیچ کەسی ماڵ و مناڵی مام مححمودی نەبینیوە ماڵ و مناڵی مام مححمود ئایا زیندە بە چاڵ کرا هین بوونەتە یعنی کۆمەڵ کوشکراون ئایا ڕۆیشتون چوونەتە هەر شوێنێک کەس نازانێ نە مام مححمود خۆی زانێ نە کەسیش ئەوانی بینیوە زۆر باشە مام مححمود باس ئەوە ئەکە ئەڵێ من ماڵ و مناڵەکەم زۆر باش بووە هیچ جارێکی کە بڕوا ناکەم بتوانم جارێکی کە هاوسەرگیری بکەم و کەسێکی کە بکەم بە شەریکی ژیانی خۆم زۆر باشە چیرۆکەکانیان فالێەوە تەنها مام مححمودتان تۆمار کردووە ئەوانی تر چۆن تۆماریان دەکەن چیرۆکانەوە چۆن بەرجەستەشیان دەکەن بڵێ دیارە ئەمە با من لە سەرەمی مام مححمود ئەگەر ئەوە بکەم ساڵی دوایی کاتێک کە چوومەوە بەڕێز مامۆستاڕۆفم لەگەڵا بوو مامۆستاڕۆف بەرپرسی ڕێکخراوی خێزانیە هەم خۆشی مامۆستایەکە و کەسێکی زۆرەیە کە پێم وتم مامۆستاڕۆف من سەردانێکی جەلەمەردمەی بۆ یادی ئەنفالێوێ چەموتی زۆر باشە منیش تا ئێستا ئاشنا نەبوومە حەزەکەم بێم ئاشنا بم لەوێ و منیش ئەوێ ببینمانە کاتێک کە چون کامێرەیەکی خۆی پێ بوو هەر کەسزایی بوو کامێرەکەی ئەو ڕۆژە کەماینەوە ئەوانە وتی دیمەخان بیر لە چیەکەیتەوە ئەتەوێت چی بکەی وتم مام مححمود حەزەکەم مام مححمود جێنێڵی شتێکی لەگەڵا بکەین دیار بوو ئەم چیرۆکەی مام مححمود گێڕانەوەی چیرۆکەی مام مححمود کە کرا بە دیکۆمەنتاری 26 دقەیە ئەوە ئازایی بەڕێز مامۆستاڕۆف بوو کەوا توانی هاوکارێکی زۆر باش من بێ ئەمە لێرە هەم مامۆستاڕۆف پشتیوانێکی زۆر باشی من بوو هەم تەشجیعێکی زۆر باشی من بوو ئەگەر بە هەم کەم و کورتەیەکی شۆ بێ ئێمە توانیمان ئەوە بکەین هەم منیش بۆ خۆم توانای خۆم تاقی کردەوە هەنگاوی خۆمنا ئایا ئێمە ئەتوانین بتوانین چیرۆکەکان کۆی بکەینەوە دیار بوو بە دەرەجە یەکەم ئەوە ئازایی مامۆستاڕۆف بوو کەوا ئێمە توانیمان هەر یەکێک لە ئێمە ئەگەر مەبەستی بێ و لە خۆی ببووری ئەتوانێت زۆرترین چیرۆکۆ کاتەوە دیار بوو هەر ئەوەی شوای کرد لە من کەوا من ڕێکخراوێک دامنە بەناو چیرۆکەکانی ئەنفالەوە دیارە لێرە لەوێ وەکو پێم وتی زۆرن ئێمە هەر لەم دێیە چەنەها ژن هەیە تاقانی ئەنفالە و ئەوە چەنەها چیرۆکی هەیە ئەگەر دەرفەت و کاتی ئێمە هەبێت بتوانین زۆرترین چیرۆک وەرگین من بەڵێ نێشم بە گوندی جەلەمۆرداوە زۆرترین چیرۆکەکانم لە گوندی جەلەمۆرد بێت بۆ ئەوەی کەوا بتوانم ڕێکخراوەکەی خۆمی پێدەوڵەمەند کەم دیارە پەیامی ڕێکخراوەکەی من کە بەناو چیرۆکەکانی ئەنفالەوەیە هەر لۆگۆکەشم لۆگۆی مەزاری شەیدانی گوندی جەلەمۆردە کە دایکێکە و لەناو خۆرەتاوە چیرۆکی ئەنفالی کوردستان بۆ مناڵەکە ئەگەڕێتەوە هەر ئەوەیشم کوڕە بە لۆگەی ڕێکخراوەکەم من سێ پەیامی سەرەکیم هەیە بۆ ڕێکخراوەکەی خۆم وەکو یەکێکیان زۆرترین چیرۆکە کۆکردنەوەی چیرۆکی تاقانی ئەنفالە دووەمیان پرەودان و پەرەدان بە تواناکانینەوەی ئەنفال سێمیان زۆرترین پانێڵ و سمینار بکەین لە زۆربەی شوێنەکانە بۆ ئەوەی کەوا زۆرترین پەیامی ئەنفال بگەینینە نەوەکانمان لە هەموو زانکۆکان و ماحەلەکانە بێ ئەوە مام مححمودەکە باسیەکەی جەنابەت بەڵێ ئەوە بەڕێز مام مححمود خۆیەتی کە وێنەکەی هەرواقعی خۆیەتی وێنەیەکی زۆر جوانە و لەناو ماڵەکەی خۆیەتی بەڵام من توانیم فلیمەکە بنووسمەوە کردومەتە ئەو نامیلکەیە کە ئەگەر دوو چیرۆکی کەش وەرگرمەوە ڕەنگە بتوانم بیکەم بە کتێبێک
بە فیلمی دیکۆمنتاری شەم بۆ ئەگەر لە فرسەتێکا ویستان سەیری بکەن ئەتوانن تەماشای زۆر باشە. چەند چیرۆکتان تۆمار کردو تا ئێستا لەوەتی کە ڕێکخراوی تۆمارکردنی چیرۆکەکانیان فالتان دامەزراند؟ وەڵاهی تا ئێستا لەبەر ئەوەی ساڵی ئەم ساڵ من تۆمەهینەکە مۆڵەتەکەم وەرگرتووە نەمتوانیوە بگەمە ئەوە بە حکمی دەوامی زۆر و گەڕاومەتەوە خوێندنیش ئێواران مەشغوڵی خوێندنم هەوڵ ئەدەم بۆ هاوین چەند چیرۆکێک وەرگرم بەڵام چۆن ئەڵێ بان و پراسکی خۆم بۆ پێچاوەتەوە بۆ ئەوەی کەوا لە هاوینە هەڵمەتی من ئەوە بێ زۆرترین چیرۆک وەرگرم و وعدی ئەوەی شان پێداوم هاوکاری زۆر باشمەکەن دیارە ئێمە ڕێکخراوەکان یان چالاکەوان ئەگەر بتەوێت هەر هەنگاوێک بنی ئەبێ جارێک تەنسیقێک و دەرگایەک و ڕێچکەیەک بۆ خۆت بکەیتەوە کەوا بتانی هەنگاو بنی بە هەر ڕێگەیەکا ڕۆشتی تۆ بەڕاستی کێشە و مەشاکلت بۆ توش نەبێت دیارە ئەو پەیامەی من کەوا ئەو وعدەی کە بە خۆمە ماوە کە بتوانم ئیش بکەم دیارە بە ئەو توانایانی کە سوکاری ئەنفال خۆیانە یان کە سوکاری گوندەکان خۆیان زۆر کەسانێکی زۆر هاوکارن زۆر باشن ئەتوانن ڕێنمایی ئێمە بکەن ئەتوانن بە سیارە و بە هەموو شتێکی خۆیان لەگەڵمان نابوونە سێش و سێ ڕۆژ من لە گوندی جەلەمورد ماومەتەوە بەڕاستی گیانم بە خەڵکی گوندی جەلەمورد و مەرد خواردەوە هاوکارێکی زۆر باشی من بوونە من ئیشاءالله ئەگەر دەرفەت ببێ و خوا عمر بە هاوین ئەتوانم زۆرترین کاری زۆر باشە. چی بکرێ بۆی کەم چیرۆکانە یان پاشماوەکانی ئەنفال هەر وەکو خۆت ئاماژت پێکرد وەکو مۆزەخانەیەک بمێنەوە هەم چیرۆکەکانیان هەم ئەو پێدەکەلوپەلانی کە ماونەتەوە لە پاشماوەی ئەنفال و هەروەها ئەو خەڵکەشت ینی کەسێکی وەکو مام مەحموود حیف نییە کە جارێکتی پرۆسی هاوسەگیری نەکردووە و بە کۆتایی هاسنی تەمەنی خۆی دەبێ ئەو کارە ساتەش لەگەڵ خۆیان بباتە ژێرگڵ. دیار بۆ هەر ئەوە وای لە من کرەگە دیقەت بی لە نافلیمەکە دیارە کە مام مەحموود چۆن ئەژی و لەکوێ ئەژی لە دوو ژووری گڵاو ئیتر لە بە دیار تەباخێکی بچکۆلە و قۆریەکی بچکۆلانەوە دانیشتووە و ئەگەر سیر بکەی ماڵەکەی وەکو جاران تقریبا نوێی کردوێتەوە بەڵام وەکو پێویست نییە چکە ماڵ و مناڵیتیانە و دەنگی ژن و دەنگی مناڵ و دەنگی دای و باوەیتیانە بەڕاستی ماڵێکی هەتابڵی سارد و سڕا هەتا تەنانەت کەنوینانەکەی زۆر تەرکیزم کردە سەرینانیتیانە بوو تەنانەت شوێنی جلوبەرگی ژنەکانیان ژن و مناڵەکانی وەکو پێویست ئەگە سیر بکەی لە ناو ماڵەکەیە هیچ ئاسەوارێکی ژن و کچی پێوە نییە. مام مەحموود ئەگەر لە هەر شوێنێکی کەیا بووایە بەڕاستی کۆشکێکی بۆ داهێنرا کۆشکی سپی بۆ دروست دەکرا. مام مەحموود ئەوایە لە شوێنێکا بای خەڵک بچایە بۆ لای ڕۆژانە هەم ئەو بەسەراتی مام مەحموود بەسەراتێکی وە ئاسان نییە بە گێڕانەوەی ئێمە ئێستا لێرە باسی ئەەکەم لەم بەرنامەی بەڕێستانان بە 10 دقە بە چارێکی بە 20 دقە بەڕاستی زۆر ئاسانە لای خەڵک بەڵام ئەگەر بڕۆ واقعی لە ماڵەکەی خۆیان هەڵسوکەوت بکە مام مەحموود احتیاجی بەوە نییە حکومەن خانی باتێ پارەی باتێ مام مەحموود پێویستی بەوەی ڕێزی لێ بگیرێ مام مەحموود پێویستی بەوەی خزمەتی معنەوی بکرێ مام مەحموود پێویستی بەوەی خزمەتی دەرونی بکرێ. دیارە هەر ئەوە وای کردووەکەوە ئێمە ڕەنگە من هەر مام مەحموودم بینیوە بەڵام هەزارانی وەکو مام مەحموودمان هەیە سەدانی وەکو مام مەحموودمان هەیە ئەی ئەو ژنە تاقانەمان کە جێماوە ئەوان ئەبێ لە چی مەئساتێکی کیا بژین مام مەحموود پیاوێکە بۆ خۆی ئەتوانێ بە تەنها بژی ئەتوانێت بەڵام بۆ ژنێک لە ڕووی کۆمەڵایەتی و تەندروستیەوە ئەی چەند ژیانێکی ناسەقامگیر ئەژی بەڕاستی ژنە تاقانەکانی ئەنفالەوە چەند لایە ئەم چیرۆکی ئەوان چۆن ئەنووسیتەوە و ئەوان چۆن ئەژین گوزەرانیان چۆنە ژیانیان چۆنە ئەوانیش وەکو پێم وتی خوێندنەوەی خۆم بۆ کردو بەرنامەی خۆم بۆ داناوە دیارە ژیانی ئەوان زۆر کارەساترە زۆر مەئساترە ئەوانیش ئەو کاتێ هەر کاتێکە بەڵێنی ئەوەیشیان داوە کە ئامادەن چیرۆکەکانی خۆیان بگێڕنەوە ئەگەر هەر کەسێکیشیان چیرۆکەکانیان وەکو پێویست لە بیر نەما بێت کوڕێکی هەیە یان کچێکی هەیە ئەتوانێت ئەو کاتە ئەو معاناتی کە لەگەڵ دایکیا بەو تاقانەیە ژیا و چۆن ژیا و دایکی چۆن بەخێوی کردو و چۆن توانیوێتی مەکتەبی پێتەواوکە دیارە ئەمەش هەمووی بۆ خۆی بابەتێکی زۆر ڕەنگە گەورە بێت. من هیوادارم لە ئاستی ئەوانەیە بەم بەڕاستی ئەوان ئەرکی ئەوان زۆر پیرۆزە چیرۆکی ئەوان زۆر پیرۆزە هیوادارم منیش بتوانم لە ئاستی ئەو داواکاری چیرۆک و پیرۆزەی ئەوانە بتوانین خزمەتێک بکەم وەکو ژنێک کە لێیانتی ئەگەم وەکو دایکێک کە هەستم بە معاناتی تایبەتی ئەوانەکەم. دیارە هەنگاوی من وەکو ڕێکخراوەکەی خۆم ئێستا کە ئەم ساڵ دەستم پێکرد لەگەڵ وەرگرتنی مۆڵەتەکەمە یەکەم ئیشم بەڕاستی پارێزگای هەڵەبجە دەرگای ئیشکردنی بۆ من کردەوە لەگەڵ یەکەم ئیشکردنم چەنا پانێڵ و سمینار بوو لە هەڵەبجە بۆ یادی کیمیابارانی هەڵەبجەی ئەم ساڵەکە کە توانیم بە هاوکاری لیژنەی باڵای یادکردنەوەی هەڵەبجە چەنەها سمینار و پانێڵ ئەنجام بدەین لە زانکۆی هەڵەبجە سەرۆکایەتی هەڵەبجە لە
سەیستایق بە هاوکاری ڕۆشنبیری سەیستایق بە هاوکاری تیپی شانۆی خورماڵ کەواتوانیمان چەند سمینارێک و کۆڕێک بکەین ئەمە وەکو دەرگایەک بوو بۆ ڕێکخراوەکەی من لێرە سوپاسیانەکەم ڕێزم هەیە بۆیان ئیشی دووەمم دیار بوو بۆ یادی ئەنفال بوو لەگەڵ لیژنەی باڵای یادکردنەوەی ئەنفالی گەرمیانە بە هەمان شێوە لەگەڵ مۆنومێنتی چەمچەماڵ و پەیمانگاکانی چەمچەماڵە کە ئەوانیش هاوکاریان کردوون بۆ چەندەها پانێڵ و سمینار ئێستش ئیشی سێمم حازرە بۆ یادی گوندی جەلەمەرد و گۆبتەپە کە 3 مانگ و 5 مانگ یادی ئەنفالی ئەوێ ئەکرێتەوە بتوانم لەوێش پانێڵ ئەنجام ئەدەین و دیبیتی ئەنجام ئەدەین هەر تایبەت بێ بە ئەنفالی گۆبتەپە و بناری خاڵخاڵان وەکو باسم کرد هاوینیش دێمە سەر ئەوەی کەوا کۆکردنەوەی چیرۆکەکان و مەقابلە و چاوپێکەوتنی چیرۆکەکانی لە هەندێک سەرچاوەدا باز لە هەژدەکرێ و لە هەندێک سەرچاوەدا سیانسە کە کچی کورد لە پرۆسی بەدناوی ئەنفالە فرۆشراون بە مەلها و شوێنە وڵاتانی عەرەبی بە تایبەت میسر و لوبنان چیتان کردووە بۆ ئەمانە ئایا ئەمە کە سوکاریتان دۆزیوەتەوە یان بۆنە هیچ سەرەداوێکی زانیاری هەیە لەبارەی هەژدە بێ سیانسە بێتەنە دەگەر یەک کچی کوردیش بێ لەو کاتە وڵاتی عێراق وەکو هەدیەیەک یا وەکو فرۆشتنێکی بازرگانی فرۆشتبێتی بە وڵاتانی بەتای میسر و لوبنان و وڵاتانی تری عەرەبی بەڵێ ئەمە دیارە نەکوەکو ڕێکخراوەکەی خۆم ئێمە هەروەکو وەکوتم ساڵانێکی زۆرە من لە ڕێکخراوی ژنانە کارەکەم هەر سەرەتاکە ئەو دەنگ گۆ بڵاوەوە کە گوایە چەنەها کچێک فرۆشراوە ئەوانە ئێمە باسمان لەوە نییە هەژدە بێ زیاتر بێ یان کەمتر بێ مهم ئەوەیە دیار دەکە پێم وایە بووە بینراویشە لە زۆربەی وڵاتە عەرەبیەکانە بەڵام دیارە ئێمە وەکو پێویست ئەمە بەڕاستی ئەرکی تەنها ئەرکی ڕێکخراو ئەوەیە کەیسەکە بجوڵێنێ کەیسەکە بک بە کەیسێک یا داشتێک بەرزەوە کا بۆ لایانی پەیوەندیدار و حکومت دیارە ڕەنگە وەکو پێویست تاکو ئێستا حکومت بەو کارە هەڵنەسابێ ئەوەی کەوا جەنابتان چۆنتان باسکرۆ ئێمە ڕێکخراوەکانیش لێرە و لەوێ ڕەنگە مەعلوماتمان دەستکەوت بێت یان ڕەنگەژ کچێک بینرابێ کە کورد بووە بۆ نمونە لە زۆربەی وڵاتە عەرەبیەکانە کە کەسێک بینراوەتەوە بۆ نمونە من کچە کورد بوومە و کاتی خۆی لە ئەنفالە من کەوتومەتە ئەم وڵاتەوە هاتومەتە ئێرە بەڵام من ئێستا ژیانی هاوسەرگیریم پێکێناوە ساحێب ماڵ و مناڵی خۆمم بەڵام گلەی لەوە بووە ئایا کە سوکاری لێ نەپرسیوێتەوە کە سوکاری بە دوایە نەگەڕاوە لە سەرەتاوە دەنگۆی ئەوە هەبوو علە ساز لە منتیقەی گەرمیانە چەند کچێک دۆزراوەتەوە بەڵام کە سوکارەکەی وەکو پێویست بۆ نمونە ئێمە کۆمەلگایەکی مسلمانین لەوانەیە ئەوە بەلای ئێمە زۆر قورس بێ کچێکمان ساڵانێکی زۆرە فرۆشراوەتە وڵاتێکی عەرەبی و ئێستا وەکو دایکێک بێتەوە بۆ لای تۆ ڕەنگە تەعامولی ئەم شتە نەکەین ئەمەش دیارە بۆ ناوشیاری ئێمە ئەگەڕێتەوە بەداخەوە لە هەر حاڵەتێکا بێت ئەو کەسە فرۆشرا بێ یان بە هەر شێوەیەک بێت ئەو کچی تۆی و کچی کورد بووە لەو کاتە بەڕاستی ئەو لە کاتێکی مەرگەسات و کۆمەڵکوژیا بووە ئەگەر ئێستا ژیانی مابێ بەڕاستی ئەو کەسە ئەبێ زۆر پیرۆز بێ و ئەبێ کە سوکاری سەردانی بکات ئێمە ناڵین لە ماڵ و مناڵەکەی بکات بەڵام حەقی وایە هەر کە سوکارێکی خۆی ئەگەر ئەو معلوماتە ئەزانێ لەوانەی ڕەنگە وەک پێویست بە ئێمە نەڵێن بۆ نمونە ئێمە ئەگەر هەر نمونێکی بچووکتان بۆ بێنمە کاتی خۆی چوینە لای ئاوارە یەزیدیەکان کە پێمانوتن ئێوە کچەکانتان لەوێ و بڵێن بۆ نمونە کستان هەبووە ڕۆیشتووە یان لە دەستی داعشا بووە دیار بۆ ئەوانی شەر بە هەمان شێوە بە هەمان هەڵوێستیان هەبووەکەوە ئەوان پێیان عیبە ئەو شتە بڵێن ئێمە کچەکەمان لە دەستی داعش ڕزگاری بۆ هاتوێتەوە دیارە لە کۆمەلگەی ئێمە تۆزێک گێڕانەوە یان ئەو بەسەرهاتانە زۆر قورسە ئەوە ئیشی حکومەتە ئەبێ بە جدی ئیشی لەگەڵ بکات لەگەڵ حکومەتی ئەو وڵاتەی کە ئەو کەسەی لێیە ئەو کەسانە کەسێکی بەڕاستی هەتا بێت کەسانێکی زۆر پیرۆزن کەسانێکن ئەبێ تەقدیری بگرێ هەم ئەو وڵاتی کە لێتی حکومەتی ئەو وڵاتە تەقدیری ئەو کەسە بگرێ هەم حکومەتی ئێمەش ئەبێ بە شێوەیەکی کە ئیش لەسەر ئەو کەسانە بکات زۆر باشە دیمەخان ئێوە نووسینەوەی ئەم چیرۆکانە چەندها بۆ دەوڵەمەندکردنی ڕێکخراوی خۆتانە یا بۆ بەرجەستەکردنی ئەم تاوانەیە بۆی کە بگاتە دەمینەوەکانی تر لە دووتوی کتێبێکە یاخود ئەم چیرۆکانە چەک کاریگەری و سوودێکی هەیە بۆ خودی خاوەن چیرۆک ئایا حکوومەت یاریمی کوردستان ببینین ئەم چیرۆکە ژیانی ئەم کەسە دەگۆڕێت؟ بەڵێ ڕێکخراو من بۆ خۆم شخصی خۆم لەگەڵ دەوڵەمەندبوونی ڕێکخراوەکەمان نیم بەو یعنی ئیش و کاری ڕێکخراوەکەم حەزەکەم هەوڵەکەم ببینی دێ و خەڵک بیبینی و ئیسفادەی لێ بکە بەڵام من یەک شتێکی کەوای لێم کرد ساڵان 1-2 ساڵ لەمەوە پێش لە زانکۆیەکە پانێڵێکمان کرد هەر تایبەت بە ئەنفال باوەڕ بکە سەرەتا کە دەستمان بە پانێڵەکە کرد بە زۆر 1-2 قۆناغ هاتنە ژوورۆ دانیشتن وردە وردە خەریب و هەڵ ئەسان و تەلەبەکان ئەچوونە دەرەوە هیچ وەک ئەو وابوو نە بەیان بینی بێ نە باران تەلەبەکان منیش لەوێ هەستام یەکسەر مداخلەیەکم کرد و هەستامە سەر پێ داوام لە ڕاگری زانکۆکە کرد وتم بۆ تەلەبەکانتان وەک پێویست دێن و ئەڕۆن وەک پێویست گوێویست نابن گوێ هەڵخەڵی بەرنامەکەنین
وتی زۆرمان لەگەڵ تەلەبەکانە بەردەوام باسی ئەەکەین بەڵام ئەوان چووکە مخۆیان پرۆسی ئەنفالیان نەبینیوە نازانن پرۆسی ئەنفال کاریگەریان تێناکات تا دانیشن گوێ لە بابەتێک بگرن. من هەستامە سەر پێ بانگم لە تەلەبەکان کردوتم حەزەکەم هەتا پانێڵەکە تەواو بێت دانیشتن و گوێتان لێبێ دوایی ئەگەر هەر ڕخنێکتان هەبوو لەسەر پانێڵەکە و لەسەر بابەتەکان ئەتوانن ڕوبەڕوومانیکەنەوە. ئەمە ئەم پانێڵی کە ئێمە باسی ئەەکەین بۆ بەڕێستان ئەمە لە تایبەتی خۆمانە کورد خۆی یعنی بەڕاستی مەعاناتی کوردی خۆمانە کەس و کارتان ئەگەر تۆ باوکت یان دایکت ئەنفال نەبوو بێ بەڵام باپیرت نەکرد ئەنفال بووە ئەم بەسەراتەی بەسەر هاتۆ وەرە گوێویست بە بزانە ئێمە کۆمەلگەی کوردی چیمان بەسەر هاتۆ. یەک لەوانە مەبەستم لە چیرۆکەکان ئەوەیە کە زۆرترین تەلەبە هەوڵ با لە ڕێ چیرۆکەکانی ئێمە زۆرترین بەحسی لەسەر ئەنفال بێ یان لەسەر کیمە باران بێ بە دەرەجە یەکەم ئەمەیەکێکە لە ئامانجەکانی من وەکو خۆم. دووەم ئامانجم وەکو باسم کردێکێکی وەکو مام مەحموود چەند ساڵێکی کە ئەژی ئیتر ئەمرێت نەکوڕی هەیە یادی بکاتەوە نەکچی هەیە یادی بکاتەوە بەڕاستی ئەگەر وەکو ڕێکخراوەکەی من چیرۆکەکەی بمێنێتەوە هیچ نەبێت لە هەموو ساڵێکی ئەنفالا من چیرۆکەکەی مام مەحموود دیکۆمنتارەکەی مام مەحموود لێبەمەوە دیارە مام مەحموود لە دڵی هەموومان زیندووە و هەمیشە ئەمێنێتەوە. بۆ نمونە مام ڕەجەبمان هەبوو هەر عینە لە گوندی جەلەمۆرد بەداخەوە ئەوە کە چوومە لای توانای قسەی نەمابشتی بیرچوو بۆ کە ماڵی مامی بەخێویەکەن کوڕەکانی مامی ئەوش بە هەمان شێوە ماڵ و مناڵەکەی هەمووی ئەنفال بووە. مام ڕەجەب ینی ژیانی مام ڕەجەب لە کاتی خۆی لەو کاتی کە هۆشی لەسەر خۆی بووە نەکراوە بە دیکۆمنتاری چیرۆکەکەی باس نەکراوە. ئێستا ئەوەی کەوا من لێرە زەخت لە برازایەکی یەکەم کاک جەوادی ناوە زۆر هاوکاری منە ئەتوانێت بە ژیان نامە و وێنەی مام ڕەجەب بمباتێ لە زاری مام ڕەجەب خۆیەوە بە سەرهاتێک نییە ئێمە باسیکەین بۆی بڵێنەوە. بۆ نمونە من ژنی تاقانی ئەنفالمان هەبووە لەم ساڵانە بە شێرپەنجە ئەمری خۆی کردو و مردووە ئێستا نەماوە لە ژیانە بەڕاستی ئەوە بۆ خۆی ڕۆشت و نەچیرۆکێک و نە بەسەر لە دوای سیوەوەندە ساڵ ئێستا نەدەبوو ئەمە بۆ نمونە دەستگایەکی تایبەت بە حکوومەت دەستایە تەنانەت بە دۆکیۆمنتی بۆ نمونە فیلمی ڤیددیۆیش ئەم چیرۆکانیان تۆمار بکردایە جاوەی کەسە ڕێکخراوێک بۆ بەتەنها جەنابەت ینی ئەو هەوڵ و کۆشاکی بۆی کە چیرۆکەکان تۆمار بکەیت. بەڵێ خۆی ئێمە قسەمان لەسەر حکوومەت یان لەسەر وەزارەتی شەیدان ئەوەیە بە دەرەجەی یەکەم سەرەتا هەل لە سەرەتای دەستپێکردمانەوە لە ڕێکخراوە کە ئیشمان کردووە هەل لە ڕێکخراویش نانیشابووینەوە کاتە نەکە لە ڕێکخراوی ئەنفالیشا باسمان لەوە کرد لەبەرەوەی زۆرترین شوێنمان بۆ نمونە وەکو گەرمیان کە گەرمیان چەند شوێنێک لە خۆی گرێ ڕزگاریە سمودا زۆربەی شوێنەکانی کە کفریە چەمچەماڵ شۆڕش گۆبتەپا عسکەر کە ئێمە هەمووی جگە ئەمام شوێنە ئەساسانەی کەوا زۆرترین ئەنفالی لێ گەرمیان بە دەرەجەی یەکەم بۆیە چواردەی چواریش کراوە بە ڕۆژی یادکردنەوە زۆرترین ئەنفال لەو قۆناغا کە بووە گەرمیان بووە. ئێمە هەوڵمان داوە چەند دەستگایەکی حکومی هەبێ دەستگای بۆ نمونە دەستگای دادوەری هەبێ کە ئەو کەسانە بتوانن بچن سکاڵای خۆیان لە دەستگاکە تۆمار بکەن لەگەڵ ئەوەیە کەوا مەڵبەندی ڕاهێنان و گەشە پێدانمان هەبێ لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە بۆ ئەوەی کەوا بتوانین ئەم کەسانە لە ڕووی دەرونیەوە یان لە ڕووی دوکمنتاریەوە بتوانن لەو مەڵبەندە ڕاهێنان و گەشە پێدانە ئیسفادە ئەم کەسە تاقانانە ئیسفادە لەو سنتەرانە بکەن ئەویش بە دامەزراوەی کە سوکاری ئەنفالکراوان خۆیان کەنەوەکان خۆیان لەوێ هەم ئیشی تیا بکەن هەم بتوانن زۆرترین خزمەت بە تاقانی ئەنفال بگەینێ دیارە حکومەت وەکو پێویست تاکو ئێستا ئەوەی نەکردووە ئێمە ڕێکخراویش ئەوە نەمان لە دەسێ لەبەرەوەی ئێمە ناتوانین ڕێکخراو توانای ئەوەی نییە دەستگا یان مەڵبەندی ڕاهێنان و گەشە پێدان و دەرونی دابنێ ئەوەی کە لە سەرمانە ئەتوانین زۆرترین چیرۆک کۆبکەینەوە بتوانین بۆنەوەی دوای خۆمانی جێبێڵین ئەوەوەی دوای ئێمە کە دەست بە ئیشەکە بۆ نمونە جیلی زانکۆکانمان ئێستا لە مەرحەلا بەشکە ئەوان توانایەکی تریان هەبێ حکومەتێکی کە بێتە ئاراوە بتوانن ئەو دەستگایانە بمێنێتەوە و دەستگای زۆر باشمان هەبێت تایبەت بە چیرۆکەکانی ئەنفال و بە ئەنفال. زۆر باشە دیمەخان بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە بۆ درێژەدان بە بەرنامەکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبڕاوی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە.
بەرهەمەکانی هالا لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالا بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالا بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالا تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالا. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵا بینەرانی عزیز، چەند خولەکێکی دیکە درێژە بە گفتوگۆی تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەین لەگەڵ دیمەنخان سەرۆکی ڕێکخراوی تۆمارکردنی چیرۆکەکانی ئەنفال. دیمەنخانەگە بچینەوە سەر چیرۆکەکانی ئەنفال. وەک لە ناوڕەکەیان ڕێز ئاماژەی پێکرد. بۆچی قەنەعەتان بە مام مەحموود نەکرد کە جارێکتر خێزان پێک بێنێت؟ چونکە بەڕاستی جەلا ژن بۆ پیا و ینی هەر بەڕاز لە تەمەنی پیا ژن و پیا و تەواوکەری یەکن و ئەبنە گۆچان بۆ دەستی یەکتر. لە هەمان کاتیژدانەوەیکی دیکەی دەخستەوە. وەکوتم مام مەحموود، ئێمە ناتوانین ئەوەی لێ بکەین لەبەرەوەی بەڕاستیەوە شتێکی هەروە ئاسان نییە. ئەو باسی ئەو بەسەرهات و گێڕانەوە تاڵە بۆ تۆ بکات تۆش پێی بڵێ بۆ ژنە نەهێناوەتەوە تۆزێک بووە بەنیسبەت من بۆ خۆم ئەوە شخصی خۆم قەنەعەتم بۆ نییە. بەڵام لەوێ لە خەڵکی گوندەکەمان پرسی کە خەڵکی گوندەکە و شەوە کە ئێمە لەوێ خەوتبووین ئێمە لەبەر ئەوەی ئیشەکەمان بکرێت شەو لەوێ خەوتین و بەیانی زوو هەستین لە کاتی نوێشکردنی مام مەحموودە کە تەسویر و شتی وامانە کرد. ئیتر ئەم بینی یەکێک کولێرەی بۆ هێنا و یەکێک قاپێ ماستی ئەهێنا و یەکێک ئەهاو نازانم شتێکی کە ئێهێنەوەمانە ئەمانە هەمووی دەرچۆ لە تەسویرەکە. ئیتر ئێمەش لە خەڵکی دیەکەمان پرسی وتمان وتی ئێمە هەموو جارێ پێڵێن ئەڵێ مام مەحموود باژن بێنەرەوە ئەوانە وتێتی مستەحیلە بتوانم جارێکی کە ئەو هاوسەرە باشە بێتە تووشمەوە یان دڵم بڕوایی نادا شتێکی وە دیارە قەنەعەتیان پێ نەکراوەکەوە خێزان بێنێتەوە. بەڵام خەڵکی گوندەکە بەعام ماڵی غەزووری کە ئەوانی شەر ئەنفالێکی زۆریان هەیە خوشکی خێزانەکەی لەوێ بە دەرەجە یەکەم زۆر نزیکێتی هاوکارێکی زۆر باشێتی. ماڵی ئەو کاک جەوادەیە هەر تەنیشتی ماڵی ئەمە مامی ئەو
بڵین برازای مام ڕەجەبەیە کە ئەمری خۆی کردووە ئەم ماڵ کاک جەوادیش عینن لەوێ ئەژین ئەوانی زۆر هاوکارن برای خێزانەکەیشی هەر لەو گوندە ئەژی ئەوی شەر زۆر هاوکاری مام محمودن هەموو ئیتر هەر وەکو جاری جاران تەماشای مام محمود دەچیتە ناو جەلەمۆرد و ئەو ناوچانەی کە پێشتر ڕەشەکوژی کوردی تێدا ئەنجام دراوە لەلایەن بەحسەوە ئێستش هەر سیر دەکەی ئەڵەی چەند ساڵێکی کەم تێپەڕیەوە بەسەرەوە کارەساتەوە وەکو پێویست ئاوادان کراوەتەوە ئەو برینانە ساڕێژ بوون هیچ نەبێ لەبەر چاوی گەشتیارێک ئەگەر بێەوە بڕۆ بتێپەڕێ وا هەست نەکا کە تازەی ئەنفال ڕوویداوە. بەڵێ یەکێک لە داخەکان و ئەسەفەکان ئەوەیە بۆ نمونە ساڵی جارێک ئەوان یادی خۆیانەکەنەوە گوندی جەلەمۆرد حەقی خۆیانە یادی خۆیان هەم ساڵی لە کاتی خۆیان لە گوندی خۆیان ئەکەنەوە لە بەرەی زۆرترین قوربانیان داوە هەتاکوی ئێستا نە مەزارەکەیان وەکو پێویستە نە مۆنومنتیان بۆ کراوە قەیناکە مۆنومنتەکەیش بە هەر حاڵ لەبەرەوەی یەک مۆنومنتێک هەبێک لە چەمچەماڵە ئەوە هەیە بەڵام شوێنی یادکردنەوەکە تەنانەت نەکۆنکرێتە شوێنێکی ئامادەکراوە بۆ یادەکە هەر لە ناو پارچە عەرزێکی کە جێی دەخڵودانی کەسێکە لە ناو ئەودا شوێنی عەرزی کشتتوکاڵیە کورسی و شدا ئەنرێ بۆ ئەو خەڵکە ئەو ڕۆژە تا یادەکە ئەکرێتەوە ناجەمە نۆلوشتی وای هەیە تەنانەت بۆ خۆر بۆ باران ئەجا لە ناو گوندەکەیە بۆ نمونە مەکتەب کراوەتەوە خستخانیش کراوەتەوە بەڵام هەمووی دەرگاکانی داخراوە پەنجەرەکانی شکاوە وەکو پێویست بەڕاستی مۆزەف بۆی ئەچێ لە بەروی خۆی شوێنەکە زۆر دوورە دیەکە دوورە دەستە دووریەکەشی بە هەر حاڵ بەڵام لەگەڵ ئەوەیە جادەی قیرتاوی بۆ نەکراوە یعنی یەکێک لە شتە ئەساسیەکان بۆ گوندی جەلەمۆرد جادەیەکی قیریان بۆ بکرێ پێم وایە مۆزەف بە ئاسانی بە سیاری خۆیەوە مۆزەف کە بگات بۆ نمونە مۆزەفی لە سلێمانێت بۆ ئاغجەلەر بۆ دائیرە بۆ فەرمانگەکەی بەڵام ئەکە بچێتە ئاغجەلەر و گۆپتەپا ئەتوانێت بچێتە جەلەمۆردیش لەوێشەوە هەر 20 دقیقە 25 دقیقەیەک دوورە بێت بۆ نمونە نە ڕێگۆبانەکەیان وەکو پێویستە نە ئەو خان و شوێنانی کە بۆی کرێتەوە بۆ نمونەی سە نزیکەی 25 ماڵ زیاتری تیا ئەژی بەڕاستی ئەوەی کە خۆیان نیان کردبێ بۆیان نەکراوە یعنی نەکراوەتەوە من لێرە هەموو کاتێک بە حکومەت ئەوە وتووە کە سوکاری ئەنفال بەڕاستی چاوی لە مەعاش و لە ئیمتیازاتی حکومەت نییە بەس وەکو جاری جاران بیهێنێرەوە سەر ڕێچکە ڕێگەکەی خۆی کە هەیبووە لە زێدی باو باپیری خۆیان لە کاتی خۆیان کە سوکاری ئەنفال خۆیان ئێستا باسەکەن من خۆشم ئەو کاتم بەبیر هەیە کە خەڵک ئەنفال کرا ئێمە لە دێهاتا بووین پێویستمان بە شار نەبوو ئێمە هیچ شتێکمان لە شارانە ئەکڕی هەموو شتێ لە لادیەکەی خۆت شتی خۆت بوو خۆت ئەو ڕوان و خۆتیش بەرهەمەکەیت ئەخوارد و بەکارت ئەهێنا تۆ پارت نەئەدا بەشت ئێستش ئەگەر لەم دیە بۆ نمونە گوندی جەلەمۆرد هەموو شتێکیان هەیە بۆ نمونە هەناری زۆر باشیانێ هەنجیری زۆر باشیانێ سەوزە و شتی زۆر باشیانێ ینی بەڕاستی ئێستا لەم کاتا بڕۆ پاقلەوە هەموو شتێکیان پێگەیوە ئەوان پێویستیان بەوە نیە بەڵام پێویستیان بەوەیە حکومەت وەکو جاری جاران دیەکەیان بۆ بکاتەوە بە دیەکەی جاری جاران هەتاکو خۆیان لەسەری بژین و بژێوی خۆیانی پێبڕێوەبەرن سەرکەوتوبی سوپاس بۆ ئامادەبوونت ئومێ دەکەین ئیش و هەوڵ و ڕەنجوماندەبوونەکانی جەنابیشتانجێ خۆی بگرێ و برینێک وەکۆڵێ ساڕێژی برینی کۆسکەوتوان و پاژماوەکانی ئەنفال بێ سوپاس بۆ ئامادەبوون لە دەست دەرنەچێت انشاءالله هیچ چیرۆکێکیشتان لە دەست دەرنەچێت بە هیوان بەڵام ئەوە دیارە بە تەنها بە من ناکرێت یەکێک لەوانە بەڕێستانن بەڕاستی منیش لێرە داوایەکم لە کەناڵە بەڕێزەکەتان هەیە هین هەر هەموو کاتێوە قسەیمە بۆ ئێمە هەنگاوی خۆمان ناوە هەوڵیشمان ناوە بە هەر شێوەیەک بێت ئێمەش بای خۆی قورسایی ژیانمان لەسرە بای خۆی مەشغەڵەت و معاناتی خۆمان هەیە بەڵام ئێمە ئەگەر وەکو پێویست چۆن کە سوکاری ئەنفال هاوکاری ئێمە ڕێکخراوەکانن کەناڵە بەڕێزەکانیش هاوکاری ئێمە بن بۆ گواستنەوەی ئەو کارانی کە ئێمە ئەیکەین پێمای ئەوی جێگەی خۆیە گرێ و دەستخۆشیتان سپاس بە بەڕێز دیمەن محەممەد سەرۆکی ڕێکخراوی چیرۆکەکانی ئەنفال بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوەری دوم یا بڕگەی دومی بەرنامەکەمان لەگە راپۆرتێکمان بۆ ئامادەکەون پێکەوە بینەری دەبین. بۆ ڕوبەڕووبوونەوە و پوچەڵکردنەوەی هەوڵی چەند ساڵی ڕابردووی چەند ڕێکخرا و دەستگایەکی جۆرا و جۆر بۆ بڵاوکردنەوەی ئیلحاد و دروستکردنی گومان ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی سەرابی ئیلحادی ڕاگەیاند و لە یەکەم جارێکیشدا گۆڕێکی لەژێر ناونیشانی دروشەوەی ئیمان و پوچەڵی ئیلحاد بۆ مامۆستا عەلی باپیر نووسەر و بیرمەندی هەرێمی کوردستان ساز کرد. مەبەستیشم لە ئیلحاد خۆی وشەی ئیلحاد لە قورئاندا بەکار هاتووە إن الذين يلحدون في آياتنا لا يخفون علينا وذروا الذين يلحدون في أسمائه وشيء إلحاد بكارها تولى القرآن ده بمعنى اللعدان لراسي ده إلحاد كوشيء عربي بوخوي هاد بريتين للعدان
مرۆڤ ئەگەر لەگەڵ ناخی خۆیدا لەگەڵ عەقڵی خۆیدا لەگەڵ بوونی خۆیدا ڕاستکە و لەگەڵ گەردووندا لەگەڵ ڕاستیەکانی گەردووندا ڕاستکە دەبێ خواناز بێ و دەبێ بڕوادار بێ. ئیلحاد بریتێ لە لادان هەم لە ڕۆ زمانەوانیەکەیەوە هەم لە ڕۆ زاراوەیەکەشیەوە کەواتە ئیلحاد مەبەستمان پێ خوانەناسیە یاددان نەهێنانە بە بوونی خوادا سوبحانەوە وتعالە. نووسەرانیش بە گرنگیەوە لەم پرۆژەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڕوان و بە هەوڵێکی گرنگی ڕوبەڕووبوونەوەی شەپۆلی ئیلحادی دەزانن. دیارە هەر سەردەمێک گیر و گرفت و کێشەی خۆی هەیە یا کۆمەڵێک باسخوازیێتە پێشەوە کە تاجی ئەوەیەکەوە قسەی لەسەر بکرێ. دیارە ئەم پرۆژەی جەنابیشتان لە کاتێکدایەکەوە ئەم باس و خواسی ئیلحاد و ئەو قسانەی کە لەو بارەوە ئەکرێ بۆتە باسی ڕۆژ لانی کەم لە لای نوخبەیەک لە لای گەنجان بۆیە ئەم کاری جەنابتان کارێکە جێی دەستخۆشی و هیوادار ئینشاڵڵا بتوانن بەرهەمی باش و توێژینەوەی گرنگ بخەنە ڕوو. سپاس بۆ ئێوە و بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە هەستاوە بە ئەنجامدانی ئەم باس و خواستە سەبارەت بە ئیلحاد لەژێر ناونیشانی سەرابی ئیلحاد. لە ڕاستیە پرۆژەیەکە بۆ ئەمڕۆ زۆر پێویستە چونکە هەندێک قوتابیان هەندێک لە خوێندکاران لە قوتابخانەکانە کاریگەری زۆریان لەسەر دروستکراوە بۆی بەرەو جۆرێک یاخود حاڵەتێک لە ئیلحاد بڕۆن. ئەم بابەتی ئەمڕۆ پێشکەشکرا تەبەن دوا بابەت نابێ بابەتی تری بە دوادادێ ئینشاءڵڵا زنجیرە باسێکی معریفی و لە ئاستێکی زۆر بەرز و کۆمەڵە وەڵامێکی زۆر باش و جوان و چاکی پێبێ بۆ ئەو پرسیارانەی کە جددی ئەمڕۆ لە سەحەکە. پرۆژەی سەرابی ئیلحاد پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و بڕیاروایە بە بەرهەمێنانی وێنە و پارچە ڤیدۆیی و پەیامی دەنگی و بڵاوکردنەوەیان لە تۆڕی کۆمەڵایەتی و کەناڵەکانی ڕاگەیاندندا هەروەها سازدانی چالاکی جۆرا و جۆر لە شێوازی کۆڕ و سیمینار و کۆنفرانس و خێوەتگە و پێشبڕکێ و چاپ و بڵاوکردنەوەی ئەو کتێب و نامیلکە و بڵاوکراوانەی لەبارەی مایەپوچی ئیلحادەوە نووسراون بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بەگشتی و قوتابیان و گەنجان بە تایبەتی بسەلمێنن کە بیری ئیلحاد و بێباوەڕی لە سەراب زیاتر هیچ بنەمایەکی منتیقی و فیکری و زانستی نییە. بەڵە بینەرانی عزیز دیارەتەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر سەرابی ئیلحاد کە پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە وەک لە راپۆرتەکەش داهاتبوو کە ڕایانگەیاندووە و درێژخایەنە لە ئێستادا ئەم پرۆژەیە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرۆژەیە لەگەڵ سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێز کاک بێسون حەمە ساڵح لە ناو ستۆدیۆی پەیامی ڕۆژ قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێربەی کاک بێسون زۆر سپاس. دکتۆر یامە خێربەی. لێەوە گەر دەست پێ بکەین ئەم پرۆژەیەتان بۆچی ڕاگەیاندووە؟ لە بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سپاس بۆ ئێوە و بۆ تەواوی بینەرانتان. دیارە پرۆژەی سەرابی ئیلحاد یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیان کە ئەم ساڵێ مەڕامان گیان بە هەستکردن بە بەرپرسیارەتیمان بەوەی کە هێرشێکی زۆر بەرفراوان و ناڕەوا هەیە بۆ گەنجان لە هەرێمی کوردستان بۆ قوتابیانی زانکۆ بە دامزراوە ئەکادیمی ڕۆشنبیریەکان کە گومانە خرێتە سەر پەیامی پیرۆزی خوای پەروەردگار و ذاتی پاکی ئەڵڵا و ذاتی پێغەمبەران بە گشتی و پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم و هەوڵدانە بۆ ئەوەی کە ڕەسەنایەتی میلەتەکەمان کە ڕەسەنایەتی ئێمە موسڵمانە کورد و ئیسلام دوانەیەکی پێکەوە گرێدراون هەوڵدانە بۆ ئەوەی ئەم ڕەسەنایەتیە لە بیرینەوەی داهاتوو بچێتەوە و ئەم دوانە گرێکانیان بکرێنەوە و هەرێکیان بەرەولایەکە بڕن. بۆیە ئێمە بە هەستکردن بەم هەموو بەرپرسیارەتیە پرۆژەی سەرابی ئیلحادمان ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە بە ئەو پەڕی شێوازی ئەکادیمیانە زانستیانە مەدەنیانە بە بەڵگەی عەقلی بە بەڵگەی نەقلی بە بەڵگەی سەلمێنراو بیسەلمێنین کە هەموو ئەو قسە و قسەڵۆک و بەرنامە و ڕێچکە و ڕێبازانەی کە هەن بۆ ئەوەی کە گەنجان لە ڕاستەڕێی ئاینی پیرۆزی ئیسلام لادەن هەمووی بێبنەما و بێبەڵگەیە و هەمووی دوورە لە یاسا زەمینی و ئاسمانیەکان و بەڵگە عەقلی و نەقلەکان. زۆر باشە چالاکیەکانتان چیترە جگەل لەو کۆڕێکە بۆ بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ساستان کردووە؟ بەڵێ ئێمە بەوەی کە خودی مامۆستا عەلی باپیر یەکێک بوو لەوانەی کە مەوسوعەیەکی زۆر نایابی نووسی بوو بۆ سەبارەت بە ئیمان و ئیلحاد لەژێر دروشمی
درەوشاوی ئیمان و پوچەڵی ئیلحاد ئێمە بە پێویستمانزانی بۆ ئەوەی کە بە تەواوی تیشک بخێنە سەر چەمکەکانی پرۆژەکەمان بەو کۆڕە دەست پێ بکەین بەڵام ئەو کۆڕە سەرەتای ڕاگەیاندنی پرۆژەکەمان بوو ئەم پرۆژەی ئێمە 6 مانگ لە ساڵێکە ئەخایانێ 3 مانگ لە بەهارە ئەبێت لە بەهار و 3 مانگیش لە پاییزابێ بۆ ئەم دوو کاتەمان هەڵبژاردووە ئەم دوو کاتم بۆ ئەوەی کە گەنجان و قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان بە تەواوی توانن لەگەڵ پرۆژەکەی ئێمە ئاوێتە ببن بۆ ئەم کۆڕە یەکەم چالاکیمان بوو بەڵام چالاکیەکانمان بریتین لە جێڕانی چەندین سیمینار لە شێوازی کۆڕ و شێوازی ئەکادیمیش بۆ گەنجان بۆ قوتابیان بۆ دامەزراوە ئەکادیمی و ڕۆشنبیری و مەدەنیەکان لە هەرێمی کوردستان و ئەنجامدانی خێوەتگەی پەروەردەیی کە هەموو چەمکەکانی ئیلحادی تێدا ڕوونکەینەوە و بێبنەمایی و ینی بێنەزاکەتی یان با بڵێن بێزانستیانی ئیلحاد ڕوونکەینەوە لەگەڵەوە خێوەتگە کۆنفرانس هەندێک چالاکی تریش لە خزمەتە ئەتوانین بڵین سەرەتای شۆڕشی ڕووسیا هەتا 1990 کە سۆڤێت بەچۆکایە لووتکەی ئیلحاد و بێدینی بووە لە ئێستادا ئیلحاد بۆتە تۆزی بەربا ینی بەجۆی لە جۆرەکان بەرەو ئاوابوون و بەرەو نەمانەچێ هۆکاری چێکە ئێوە دەستانداوەتە ئەم پرۆژێ ئایا لە کوردستاندا بە پێشڕەوایەتی ئەلمانیان و سەرانی ئەلمانیت لە کوردستان هەستان بە مەترسی ئیلحاد کردووە یا هۆکارەکەی چییە؟ ئێمە ئەوەی کە نیگەرانین لە هەرێمی کوردستان زۆر شتێ لە جیهان ئایسا بازاڕی نەماوە بەڵام کوردستان بازارێکی باشە بۆ ئەمانە یعنی ئێستا ئیلحاد لە ئەوروپای لانکەی ئیلحاد لە ئەوروپای نقطەی سەرەتای ئیلحادا بازاڕی نەماوە لە کتێبێکیان دەڵێ بەڵێ کۆمۆنیزم و شوێعیەت لە ئەوروپا گەڕووگول بوو سەرانی کورد اینجا دەست منیش ئەم قسەم ئەوەیە یعنی ئێستا ئەمەی لە هیچ شتێ لە جیهانە بازاڕی نەماوە بەڵام لە کوردستانە کۆمەڵێک کەسی یعنی بێناخ و ناخ تاریک بە ئاینی پیرۆزی ئیسلام هاتوون ئەیانەوێت جارێکی تر شتێکی بێ بازاڕی جیهان بێن لە کوردستان نەگەرەمە زۆر شتی تر لە کوردستان ئێستا بازاڕیە و لە جیهانە ئەوەی کە داهێناوە پێکەنینی بەمەیە بە ئێمەیە کە ئیستا بازارمان بۆ پیا کردووە بۆیە بەڵێ ئێستا لە کوردستان ئیلحاد بە جۆرێ لە جۆرەکان بانگەشەی بۆ ئەکرێ و بە جۆرێ لە جۆرەکان دەسەڵات لە خزمەتیانایە بە جۆرێ لە جۆرەکان دامەزراوەکان خراوەتە خزمەتیان زۆر بە ئەو پەڕی یعنی بەبێ ئەوەی هەستکەی بۆ ئاینی زۆرینەی خەڵکی کوردستان ئەڕواتە یعنی شوێنێک کەلا یعنی زۆرترین با بڵێن پێشڕەوایەتی ئیسلامی تێدا ئەچێتە ناو زانکۆ پەیمانگاکان بە ئاشکرا یعنی بە ئاشکرا بانگشەوە کە خوای گەورە یعنی بوونی نییە بەو جۆرەی کە موسڵمانە ئێوە بۆچی لە ناو چەلەبەکانی زانکۆدا ئامە دەکەن وایە تەنهاش پێوەستە بە زانکۆ پەیمانگاکانەوە نەخێر پرۆژەی ئیلحاد ئێمە وەک لە ڕاگەیەنراوەکەیش ڕامانگەیان سەرەتا ئاڵێن جەماوەری هەرێمی کوردستان دوای ئەڵێن قوتابیان و لاوانی خۆشەویست یعنی جەماوەری هەرێمی کوردستان ئیلحاد ئێستا چۆتە ماڵەکانی تەنیوە لە ماڵەکانە مناڵەکان هەمووی بە جۆرێ لە جۆرەکان هەر لە کەناڵەکانی منداڵان بۆ کەناڵەکانی ئەو پەڕی سیاسی و ڕۆشنبیری و هیزری لە کوردستان هەر هەمووی بە جۆرێک لە جۆرەکان لە ئیفلام کارتۆنی مناڵانی شاد چەند شتێکی تێدایە یعنی ئەم شتە بۆ وا دروست بۆ هەر لە خۆیەوە گەورە بوو ئەوانە من سەرەتا بچوو بووم هەر لە خۆمە گەورە بووم دوایی گەورە ئەبم و هەر لە خۆمە نامێنم و ئیتر دوایی هەندێک شتەیە لە ئیفلام کارتۆنەکانەوە ئێستا دەست پێەکە بۆیە پرۆژەی ئیلحاد پرۆژەی هەموو خەڵکی کوردستانە بێ جیاوازی چین و توێژەکان بێ جیاوازی ڕەگەزەکان بێ جیاوازی نەتەوەکانەوەی کە لە کوردستانە ئاژی ئێمە خیتابمان بۆ هەموویەتی ئەمانەوێت هەر هەمووی بەم هەجمە ناڕەوا ناشیرینە بێبنەمایە ئاشناکەین و پێیان بڵین ئاگاکان لە خۆتان بێ لە مناڵەکان پرۆژەی بەرامبەر بە ئەم فکرانە کە بڵاویان دەکەنەوە پرۆژەکانیان ڕاستەخۆ ناڵێت پرۆژەی دژی بێدینی یا سەراوی بێدینی یا سەرابی ئیسلام ئەم شتانە بۆچی ئەوە ڕاستەخۆ دەڵێن سەرابی ئیلحاد ئێمە سەراب بوشەی سەرابمان بۆ هێناوە وشەی سەراب هەموومان نەزانین کە لە دوورەوەی بینی دیارە کاتێک لێی نزیکە بیتەوە دیار بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو پێی وایە ئەبێ من چەندێ مەدەنیانە هاتوومەتە ناو کۆمەڵگەوە و بۆ ئەوەی خەڵکی پێ یعنی ئەوەی خۆی بریقەدارەکە ئێمە ژاتوینەوەی ئەو بێناخەکەین یعنی بێبنەماکەین هاتوین پێتەڵێن ئیلحاد جگە لە سەرابی چێکی تر نییە ئەوەی کە تۆ ئەیلێی جگە لەوەی کە خەڵک ئەڕواتەوە ماڵەوە لێ ئەکۆڵێتەوە هیچی تر نییە
لە ڕاستە سەرەتا کە لە کۆڕێک سیمینارێک لەدان لە شوێنێکە لە چالاکیەکە قسە ئەکا وتەکانی ئەڕازێنێتەوە ڕەنگە خەڵکێک تەسیری لێ بکە بەڵام پێچەوانەکەی ڕاستەوخۆ وەک سەراب دوای چەند کاژمێرێک پێچەوانەکەی دروستە بێتەوە بۆیە وشەی سەراب ئەوە ناوەکەیەتی سەرابەکە لە بیابان لە شوێنە گەرمەکان لەسەر جادە قیرەکان کە ئەڕێ ئەیبینی و دوایی نامێنێ ئەمانەی وابێ ئیلحادیشمان بۆیە هێناوە بۆ ئەوەی کە ئێمە سنەتی کەون وایە سنەتی پەیامی پاچی ئەڵڵا پەروەردگار وایە کە بوانە منە بربەرەکاری کوفر و ئیمان هەمیشە تا قیامەت بەردەوامە بێ وەک چۆن هەوڵ و تێکۆشانی مسلمانان بۆ دینەکەیان ئەبێت جیاد و ماڵین ئیلا یەومی القیامە جیاد هەوڵ و تێکۆشان و جهد و تێکۆشان ئەبێت بەردەوام بێت تا ڕۆژی قیامەت بە دڵنیایی بربەرەکانی ئیمان و بێدینی ئیمان و کوفر ئیمان و ئیلحاد بەردەوامە بێت تا قیامەت بۆیە ئەمەمان هێناو بوو ئەوەی کە ئێمە دین کاکە بە ڕاشکاوی ئەڵێن ئیلحاد بێ بنەما و سەرابە بابێتە بەردەممان بەرامبەرمان بڵێ ئیلحاد ڕاست و تەواو و پاک و دروست و چەسپاوە ئەوەی کە هاتووە ئێمەی خستووەتە ئەولاوە ئیمانە و ئیسلامە هاتووە ئێمەی خستووە بابێ قەنەعەت بە خەڵکە ئێمە پێم وابێ جەلال 16 چوار بوو کە بەڕێبەرایەتی چاپەمەنی و کتێبخانەی هەولێر ئەو داتایی داڵنا کە پڕفرۆشترین کتێبەکان کتێبی ئیسلامی بوون ئەلحەمدوللا لە هەرێمی کوردستان ئێستا دەستگاگەلێکی زۆر هەن کە لەناو حیزبەکانەوە و لەوانە بانگەشەکارانی سەرابی ئیلحادەوە کتێب زۆر بەهەرزانی جەلال لەخەنە ماڵی خوێنەرەکانەوە ینی کتێب جوانترین کوالیتیش زۆر جوانە دەستگا هەیە هەموو شتەکانی گومانخستن لەسەر کەسایەتی پێغەمبەری خوا و ئیسلام بۆچی ئێوە هەوڵ نادەن بەڕێکەوتن لەگەڵ دەستگای تەفسیر و مامۆستا عەلی باپیر و خۆشتان یارمەتیە لە خێرخوازان کۆ بکەنەوە بە جۆرێ لە جۆرەکان ئەو کتێبانەی کە تایبەتن بە ئیلحاد و بە درەوشاوەی ئیمان لە کۆڕەکانە وجودیان هەبێ بۆی ئەو خوێنەرانەی کە لەوێن ئەو کتێبانە بکڕن و دەستیان بخەن ئێمە ئەگەر بڕۆمەوە پرسیاری پێشتر چالاکیەکانی پرۆژەی سەرابی ئیلحاد چێ یەکێک لە چالاکیەکان ئەوتمان ئەنجامدانی کۆڕ و سیمینار کۆنفرانس و خێوەتگا هاوکاریکردنی ئەو نووسەرانی کە لە بواری ئیلحاد کتێب ئەنووسنیان وەریەگێڕن کتێب نامیلکە بڵاو کراوە چوارەممان وەڵامدانەوەی سەرجەم گومانەکانە لە ڕێگەی کورتە ڤیدیۆی و پەیامی دەنگی و بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتی و کەناڵەکانی ڕاگەیان پێنجەممان چالاکی ترمان بریتێ لەوەی کە چاپ و بڵاوکردنەوە و دابەشکردنی کتێب نامیلکە پروشار بڵاوکراوەی ئەوەی کە لەسەر ئیمان حقیقەتی ئیمان و بێبنەمایی ئیلحاد نووسراوە و بڵاوکردنەوەیان بەناو زانکۆ پەیمانگاکان بۆیە لەم چوار چالاکیە ئێمە پێویستمان ئەکرێ بە پرسیارە بێ یان لە باسی کەم پێویستمان بە هاوکار هەیە هاوکارانی پرۆژەی سەرابی ئیلحاد ئێمە باڕوونی ئاشکرامان کردووە سێ توێژن هاوکارانی پرۆژەی سەرابی ئیلحاد یەکێک لەوانە زانایانی بەڕێزی ئیسلامین ئەوانەی کە زانان بە مانای ئەوەی کە ئەکادیمیانە زانستیانە لە ڕووی پەیامی پیرۆزی خوایەوە توانم چەمکانە ڕوونکەنەوە بۆ ئەوەی کە ئێمە پێویستمان پێیانەوێ بەکاریان بێنین دووهەم هەموو نووسەر و توێژەر و وەرجێڕ و کەسانن کە بووە بابەتیان هەیە سێم دام و دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە لە هەرێمی کوردستان هەموو ئەمانە ئێمە هاوکارانی پرۆژەی ئێمن زایدن ئەمیشمان بەستوێتەوە بە خێرخوازانەوە هاوکارمان بن بۆ ئەوەی کەم کتێبانە بێنین بەبێ بەرامبەر بەبێ بە کوالیەتی جوان بە کەمیەکی کەمتر بدوانین بیگەین نەدەستی گەنجان قوتابیان لاوان خەڵکی هەرێمی پاڵپشتی ئەوانەی کە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامیە بانگەشەوە دەکەن بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی پوچەڵ و یان خۆت خوایەک لە ئارادانیەکەم کەونەی دروست کردووە ژیانی تاکێک کە دەسازێنێت لە هێنانە دنیای تا مردن و قیامەتیشی ئەمانە پاڵپشتیەکی باشی داراییان هەیە لە ڕێگەی و کتێبخانە ئەو کتێبفرۆشتنەی بە بەلاش یا بە نرخێکی کەم و لە ڕێگەی میدیایەکی تایبەت کە یا کۆنفرانسە زەبەلە حەکانیان کە سازی دەکەن بەڵام بینیمان سەرەتای پرۆژەی سەرابی ئیلحاد کە ڕاگەیەنرا لەناو بچووکترین هۆڵی سلێمانیا ڕاگەیەنرا کە ئەگەر گەورەترین هۆڵیش بۆ ڕەنگە پڕ بوایەتەوە لە خەڵک ینی دام و پاڵپشتی ئێوە چۆنە لە بەرامبەر و دام و پاڵپشتی کە ئەوان هەیەە ئێمە سوپاس بۆ خی گەورە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک کاری خۆمان تا ئەم کاتی من قسەی تێداکەم ئەتوام زۆر بە تەحەدا بیڵم 250 دینارمان لە حکوومەتی هەرێمی استفادە نەکردووە
لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستانی ئیسفادەمان نەکردووە هەموو چالاکیانەی یعنی بەشێکی زۆری چالاکیەکانمان لە هۆڵە گشتی و هۆڵەکانی دەرەوەی کە بارەگاشتەکانمانە کرامی بە پارە ئەیانگرین هیچ جارێک حکوومەت دام و دەستگایەک نهاتەوە بە ئێمە بڵێ ئەم هۆڵای مجارە بەبێ بەرامبەر با ئێوە چالاکی تێدا بکەن بۆیە ئێمە وەک چۆن دۆستانی پرۆژەی دۆستانی محەممەدمان لە ساڵی 2010 ڕاگەیان لەو کاتە هاتین فەرزمان کرد لەسەر خۆمان ئێمە ئەبێ باعیس نزیکی 2 دەفتەر دۆلار کە پارە سەرف بکەین پرۆژەیەک ڕائگەینەوە نە مەسروفی تیاکەین تیامانە کرد بە زیاتر مەسروفمان کرد چاومان لەوەیە پرۆژی سەرابی الحادیش بە دڵنیایی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان خێرخوازان و دەوڵەمەندان دێن هاوکاری باشی پشتی باشی پرۆژەی ئێمەکەن ئێمە لە چەند ڕۆژی داهاتوو کۆنفرانسی ڕاوێژکاری پرۆژەی الحاد دەست پێکەین سەرابی الحاد پێمان وایە لەوێ پێویستمان بە بیر و بۆچوونی کەسانی دڵسۆز و شارەزایە پێویستمان بە ڕێنمونیانە بە هاوکاریانە بە پێشنیار و ڕاستپاردەکانیانە بۆ ئەوەی کە ئەم پرۆژە بکەینە پرۆژەیەکی گشتی نیشتیمانی لە هەرێمی کوردستان بیکەینە خاوەنی هەموو ئەو کەسانەی کە خۆیان بە یەکتاپەرست ئەزانن و پێیان وایە پەیامی خوایی پەیامی یەکتاپەرستی خوای ئەبێ لە کوردستانە هەمیشە دەنگ و سەدای بەرز و بڵند بێ ئەمانەیە هەموو یەکەینە هاوکاری هاوکاریەکان بۆ پاڵپشتیەکان بۆ پرۆژەی سەرابی الحاد هیچی کەمتر نابێت زۆر باشە هیچ ئەوە یەکتان دەبێت لە ناوبوون ئەم کۆڕوسی مینارانە دەبەنە ناو زانکۆکانەوە ڕێگەتان پێ دەدرێت وەروەها ئایا هیچ مشتومڕێکی تایە لە بەرامبەرەوەی کە پێچەوانەی سەرابی الحاد بیر دەکەنەوە بەڵێ ئێمە هەموو هەوڵێکە دەین لە هەموو چالاکیەکانمان ببینەوە ناو دامەزراوە ئەکادیمیەکان بیبینە ئەو شوێنەی کە خەڵکی یعنی بە کەمترین ماندووبوون بێت جێی لێ بگرێ بۆیە هەوڵەکانمان بەردەوامەکەین بچینە زانکۆ پەیمانگە تا ئامادەیەکانی ژەگەر ڕێگەمان پێبن ئەڵام زیاتر زانکۆ و پەیمانگا و دامەزراوە ئەکادیمی و ڕۆژنبیرەکان ئەگەر ڕێگەمان پێبن ئەچین سوپاسیشیانەکەین پێمان وایە ئەو پەڕی ئەو دیموکراسیەیە کە ئەوان قەنەعەتیان پێیەتی و بانگەشەی پێەکەن و ئێمەش ئەو دیموکراسی پێمان وایە کە ئەکرێ هەمومان بەهرەمەند بین لە دیموکراسی کە بانگەشە ئەکرێت لە هەرێمی کوردستان نەک بۆ تۆزێک هەبێ بۆ ئەوی تری نەبێ بەڵام ئێمە هەوڵە دەین هەوڵەکانمان بەردەوامەکەین ئەمە تا چنێک وەڵاممان نەدرێتەوە زۆر باشە وەڵامیشمان نەدرێتەوە ئێمە پرۆژەی الحاد بەردەوامەکەین بە هیچ شێوەیە ناوەسین تاوەکو هەموو ئامانج و بەرامەکانی خۆمان ئەگەی نەمە بنبەست ئەوەی کە باست کرد ئێمە بەڵێ هەوڵە دەین ئەوانەی کە بەرگریکارن لە ئیمان بە شێوەیە کادیمیانە بە شێوەی زانستیانە ئەنووسن ئەمانە بێنین لەگەڵ ئەوانەی کە خۆیان بەڕابەرایەتی الحاد لە هەرێمی کوردستان نەزانن با بین کۆڕوسی مینار و بەرنامە و دیبیت و شتی زانستیانە باس بکەن بۆ ئەوەی کە هەر یەکەیان بتوان قسەی خۆیان بکەن و خەڵک و جەماوەر دوای قەرار ئەم پرۆژەیە بە مامۆستا باپیر دەستی پێکرد ڕەنگە خەڵکێکیش بڕێ ڕەنگە لە چوارچەوەی تەنها کۆمەڵی ئیسلامی وا بێت چکۆ ڕێکخراوی قوتابیانی کۆمەڵی ئیسلامیە ئەم فکر و پرۆژەیەوەیە تەنها کۆمەڵی ئیسلامی دەگرێتەوە لە ڕووی بانگەشەکەەوە یان بازنەی ئیسلامیەکەی لە هەرێمی کوردستان بەگشتی ئەگرێتەوە ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی کۆمەڵی ئیسلامی دەعممانەکە پاڵپشت و پشت و پەنای ئێمە دوای خوای گەورە و میهرەبان بۆ کارەکانمان کۆمەڵی ئیسلامیە دوای ئەوەی خەڵکی خێرخواز لە هەرێمی کوردستان هاوکاریمانەکە ئێمە هەموو کارەکانمان ئەوە باگراوندە سیاسەکەمان دیارە و لە هەرێمی کوردستان شەکەس ناتوانێت بڵێ ڕێکخراوێکەیە مەدەنیە و بێلایەنە و کەس سەرپەرشتی ناکە یان کەس پاڵپشتی ناکە بەڵام ئێمە کۆڕەکەی و ڕۆژەڕای پێی نیشانداین کە ئەتوان بڵێم خەڵکی کۆمەڵی ئیسلامی و خەڵکی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی خەڵکی دەرەوە زیاتر بوو لەناو هەڵەکەی ئێمەدا بۆیە بەدەست پێکردنی مامۆستا عەلی باپیر ئەوە نییە کە ئیتر مامۆستا عەلی باپیر بێ و تەنیا کۆمەڵ بێ چونکە مامۆستا عەلی باپیر خاوەنی مەوسوعەی ئیمان و ئیلحادە هاتووەتە ناو کۆڕەکەی ئێمەوە خۆ کارەکانی چالاکیەکانی ترمان هەیە مامۆستا عەلی باپیر هەر تێ نهاتووە خەڵکێکی تری کۆمەڵی ئیسلامیشی تێ بۆیە بازنەی کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەموو کوردستان ئەگرێتەوە لە خانەقین و دووسخورماتی و بۆ زاخۆ و ئامێدی و پێنجێن و قەڵاتزێ و هەموو شوێنەکانی هەرێمی بۆرە چالاکیەکانتان دەچێتە هەولێر و شوێنەکانی تر بەڵێ چالاکیەکانمان لە چەند ڕۆژی داهاتوە چێتە هەولێر لە هەولێریش دەست پێەکەین نەچین ئێمە لە ڕانی و قەڵاتزێ لە هەفتەی داهاتوو لە هەڵەبجام هەفتە لە
چەمچەماڵ و کەلار و هەڵەبجی تازە و سەی سادق و پێنجێن و ئەمانش لە چەند هەفتەی داهاتوو دەست پێکەن. زۆر سپاس بۆ دکتۆر بێسون حەمەساڵح سەرۆکی سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەبووی کەخسە و ڕوونکردنەوەی زیاتر لەسەر سەرابی بینەرانی عزیز دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە قسە لەسەر ئەو دەستڕەنگینەی قوتابیانی خوێندکارانی تەلارسازی لە زانکۆی ئەهلی تیشکە کە چۆن توانیویانە بە فکرەکانی خۆیان ئەو بەرهەمە و ئەو زانستی کە هەیەە بەرجەستەی بکەن. پێکەوە بینەری راپۆرتێک دەبینین دوایی دەچینە لای میوانەکانی تەوەری سێمان. ئەمەمان ئەم مۆزوعە هەیە بە پرۆگرام هەیە بە پرۆگرامی ئەلکترۆنی هەیە و بە پارە ئەکڕێ بەڵام ئێمە ئەم پرۆگراممان کردو بە شێوەیەکی بەرجەستە و ئەم جیازەمان بۆ دروست کردووە کە کاریگەری خۆر پیشانە لە وەرزە جیاوازەکان و ساعتە جیاوازەکانە لەسەر بیناکان و هەر یەک لەم شیشانە دەلالەتە لە 2 مانگ و ئەم شیشە قاعیدەکەی بۆ وای لەم جیازە کردو کە لە هەموو شوێنێک لەسەر زەوی ئیش بکات تەنها بە دۆزینی لاتیتیود و ئەنگڵەکەی گۆشەکەی ئەتوانی دیاری بکەیت کە ئەم پرۆژەیە بۆ چ شوێنێک لەسەر زەوی ئیش بکات و ئەتوانیت خۆرەکە بجوڵێنی لە هەر مانگێکە کە بتەوێت بە پێی ساعتەکان. وڵی تەبان خۆشحاڵم بە ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان کوڕەکەم سەرکەوتو بێ لە کارەکانیان و لەشی ساغ بێ ئیشەڵا سەرکەوتو ژەبێ تەبان مامۆستاکانی زۆر چاکن لەگەڵیان من ڕێزم هەیە بۆیان بە تەنها سەرکەوتنی خۆی نییە مامۆستاکانیشی دەوریان هەیە لەگەڵا زۆر دڵم خۆشە زۆر هیوادارم هەر سەرکەوتو بێت. بەڵا بینەرانی عزیز تەوەری سێمی بەرنامەکەمان میوانداری دوو خاتونمان کردووە لە کار خوێندکاری بەشی تەلارسازین لە زانکۆی تیشک. پێکەوە دەچینە لایەن قسە لەسەرەوە دەکەین کە سێ بەرهەمیشان هێناوەتە ناو ستۆدیۆکە لەوەی کە چۆن دەتوانن ئەمانە دروست بکەن و خوێندنەکەیان کاریگەری چی هەیە و ئەگەر دەرفەتیان هەبێت ئایا دەتوانن یا هەلیان بۆ بڕوخسێت دەتوانن ئیبداع و فکری باشتر و گەورەتر بکەن دەتوانن تەلارەکانی هەرێمی کوردستان بگۆڕن بە تەلارەکانێکی نمونەیی کە خۆیان ئێستا تەقلیدی هەندێک تەلاریان دروست کردووە. بەخێر بن خاتون بەخێر بن هەردووکتان سەرسەر و سەرچاومە زۆر بەخێر بن. لێوە دەست پێ بکەینەوە فیستیڤالێکتان بۆ سازکران فیستیڤالە لە پێناو چیا بوو؟ زۆر سپاسی کەناڵەکەتان سپاسی ئەوەشەکەین ڕاستیەکەی ئەم فیستیڤالە هەموو ساڵێک ئەنجامەدرێت لە زانکۆکەی ئێمە ئەم ساڵیش 4م ساڵ بوو کە ناوی ئایتێپە. ئەم فیستیڤالێکی هەمە ڕەنگە تەنها یعنی تایبەت نیە بە پرۆژەکان بەڵکو تێ چەنەها کڵبمان هەیە کە ئەم کڵبانە ئەکتیڤیتیەکان و ئەو چالاکیانی کە هەیەە پێشکەشێکن لە فیستیڤالەکەیە. ئیزافەیەک بۆ قسەکانی ئایتێب لە چیەوە هاتووە؟ ئایتێب یعنی پێشانگای نوێگەری تیشک بۆ پرۆژەکان کە تەیە هەرسێ بەشی ئارکیتێکچەر کە یعنی معماری و مەدەنی و بزنسی شتیا بەشدارە بێ و هەرێکیان بە پرۆژێکتی خۆیان بەشدارە بن و
و ئەمانە چەند کاتێگۆریەکی هەیە ئێمە لەبەرەوەی لە وەکو نوێنەری بەشی تەلارسازی لێرین زیاتر لەوانەیە بتوانین لەسەر بەشی تەلارسازی قسە بکەین لەبەرەوە بەشی تەلارسازی سێ کاتێگۆری جای هەیە کاتێگۆری دیزاینی هەیە ئارتی هەیە لەگەڵ تیۆری ئارکیتێکچەر ثرو ئیج یعنی ئەمانە چین بۆ نمونە کاتێگۆری ئارت ئەو کەسانی دەستی ڕسمیان هەیە یان ڕەسامن ئەتوانن ئەو ڕسمانی کە خۆیان کردوانە بهێنن لەوێ ئارزیکەن لەوێ کەسی تایبەتە تەقیمی ئەکا اینجا ئەوانە هیچ مامۆسای خۆمان نین یعنی مامۆسای خۆمان دەرەجەمان بۆ دانانێ هەمووی خەڵکی دەرەوە پرۆفیسۆر و کەسانی شارەزان کەیان وایە کاتێگۆری ئارت ئەمە کاتێگۆری دیزاین ئەو پرۆژێکتانی خۆمانە کە ساڵانە ئەیکین ئێمە دەرسی دیزاینمان هەیە هەرێکێک لە ئێمە پرۆژێکتێکی خۆی هەیە بۆ نمونە لە سەرەتایە بۆ ستودیۆیەک دیزاینەکەی دوای ئەوە وەکو پێشانگایەک دیزاینەکەی لە دوای ئەوە vێلامان هەیە ئیتر هەتاوکو ئەڕۆیتە مەرحەلەکانی تر پرۆژێکتەکانی گەورەترە بێ هەمووی دیتێلی زیاترە بێ قرسترە بێ ئێستا ئێمە تقریبا ئێستا لە پرۆژێکتی سکۆلاین بەڵام ئەوانەی کە عرضکراوان هینی vێلا ئەوانە بۆ ئێستا ئەوانە چۆنە هەرێکەمان کۆنسپتێکی جێ ئاهێنین کۆنسپت یعنی ئایدیەکە و لە چیەوە هێناوە فکرەکە و لە چ شتێکەوە هێناوە هەرێکەمان و فکرێکی جیاوازمان هەیە و ئەوە تەتویرێ هەتا ئەکرێ ببینە کاری دەستە جەمعیش نییە بە تاکە زۆر باش لەم سەرەتا بۆ نمونە گەر بتانەوێت شتێکی ئاوا دروست بکەن دەوێت بە ڕسم سەرەتا دروستیکەن دوایی بەرجەستەی دەکەنە سەر نمونەیەکی ئاوا هەی ئەو کار دەتوان لە واقعا بیکەنە تەلارێکی گەورە ئیلهام خانم ئەمانە چین ئەگەر ئەمە ڕاستەکەمە ئەو پرۆژانە بوون ئەو پرۆژێکتانە بوون کە لە ئارکتێکچەر ثرو ئیجز بۆ فیستیڤالەکە کردمان ئەمانە لەلایەن مامۆستاکانەوە پێمانرا کە ئەبوو بمان کردبایە ئەوەی من پارثینۆن ئۆف گریسە پرۆپیلیا ئەوەی من پانثیۆن ئۆف ڕۆما ئەمە بینایەکە لە ڕۆما ئەوی تریشان کۆشین و هاوسا لە جاپان ئەمانە چین لە کاتێگۆری ئارکیتێکچەر ثرو ئیج هەموو بینا بەناوبانگەکان هێنیت ئەوانەی کە بەناوبانگن لە جیهانە و مەعمارە بەناوبانگەکان دروستیان کردو ئێمە دروستی ئەکەینەوانێ بۆچی لەبەرەوەی ئەو خەڵکی کە هێت بۆ ئەوێ شارەزایەکی هەبێ لەسەر بینا بەناوبانگەکان و بیان بینێ بزانێت چین اینجا ئەوەی من ئەمەیان هینی ستایلی مۆدرنە لەبەرەوەی تازێ بەڵام ئێستا ئەوانە گەرسیرانکەی ستایل لە کۆنەکانن یعنی ئەوانە زیاتر کلاسیکن ئەمە پێشەوەش کە ئەمە دروستکەن ڕسمەکە دەکێشنەوە یان خۆ دێکسەر دروستی دەکەنەوە خۆی ئەمانە لەبەرەوەی زۆر بەناوبانگن ڕسمیان حازرە لە ئینتەرنێتە حازرن هەمویان حازرن ئێمە بەڵام جارێکتر دروستی ئەەکەینەوانە مادەکەی کانسنی پێ ئەوترێ لەسەر ئەو کانسنین پلۆتی ئەەکەین یان پرینتی ئەەکەین لە دوای ئەوە ئەیبڕین اینجا وەکو میکانۆ چۆن دروستی ئەەکەی ئەوانە ئاواهی دروست ئەەکەین بڕینەکەی ئامێری تایبەتە یان بەدەستی خۆتان مادەکە لە چی ئەتوانین بە CNCش بیکەین ئەو مادەی کە پێتان دروست کردووە کانسن و فلین ئەم دیزاینانە تەنها ڕووکاری دەرەکیەکەی دیزانە و ڕوونە بۆ خەڵکی و بۆ بینەر و بۆ مامۆستاکانتان یان لە ناوەشەوە دەبێت دیزاینەکەی خۆی بکەنەوە نا بەس بەشی دەرەوەتی بەڵام طبعا لە ناوانە فانکشنی هەیە ینی پلانە ینی بەکارێت ئەوشتان بەکارێنەوە ئەم پرۆجێکتی ئێمە یعنی وا کردمانە کە سەرەکی بتوانانی هەڵی بێت تۆ پلانەکەی ناوەی ببینیت لە چ وڵاتێک یۆنان ئەوەی یاسینایە زۆر باشە ڕەنگە خۆ ئەگەر کەسێک تۆزێ دەست ڕەنگین بێ هەمانە بۆ منە ڕەنگە نەشگەشت بێتە بەشی تەلارسازی و یازانکۆ ئەمانە دەستی ڕەنگینە دەتوانێت هەندێک جار تەقلیدی ئەم شتانە بکات جیاوازیەکەیان چییە؟ ئەزانین چی لەوانەیە بتوانن بیکەن بەڵام ئێمە لەبروی لە ئیشەکە ئەزانین ئێمە باشتر ئەیکەین ئێستا خەڵک هەیە مۆدل مێکەریان پێوترێ مۆدل دروست ئەەکەن لەوانەیە معماریشان نەدیبێ دروستی ئەەکەن چۆن ئێستا ئەمانە هەمووی لە بەرنامەوە دەرەهێنرێ دوایی پلگینەکەی پێوترێ ئەنفۆڵدی ئەکاتوانێت ئەتوانێت دروستی بکە یعنی زۆر کات تەلەبەی معماری ئەو شتە بەکار ئەهێنێ بەڵام ئێمە زیاتر پرۆفشناڵین زیاتر لە شتێکە ئەزانین کە ئەوە دروستەکەین ئەزانین ئەوە چییە بەڵام لەوانەیە کەسێکتر نەیزانین زۆر باشە لە هەمەخە کەی دەیبەنە سەر ئەوەی کەیتر دەتوانن ئێوە تەلارە گەورەکە دروست بکەن تەقلیدی ئەمە بکەن چۆن یعنی ئەمە کەی دروستکەین بۆ نمونەم دیزاینەتان توانێت دروستکەن ئەو فکری خۆتان کەی دەتوانن بیکەنە تەلار تەلارێکی واقعی ئێمە کردومانە یعنی ئەو پرۆجێکتانی کە خۆمان هەمانە لە دەرسی دیزاینە هەمومان کردوتە سەر مۆدل نەک مۆدلی ئاوە کەی دەتوانن بیکەنە تەلارێکی گەورە کەسپۆنسەرێکمانە بوو کەسپۆنسەرێکتانە بوو بەس دروستی ئەەکەین ینی هەموو شتێکی حەلەکەین ئەمێنێت کە دروست بکرێت بەڵام دروستکردنەکەی ناکەین باشە ئێوە فکرەکانتان چۆنە
ئێستا ڕەنگەمان هەمووی خەڵک بڵێ خۆەوە تەقلیدە فکری خۆتان چۆنە فکری بەڕاستی فکرتان بۆیە فکری جوانتان پێیە طبعا هەرێکە و فکرێکی جیاوازی هەیە و بەتەکیید فکری زۆر جوانیشەیە و زۆر ناوازەشەیە بەڵام ئیتر کەوتۆتە سەر مەشروع بە مەشروع ینی هەنە تەلەبە هەیە لە مەشروعەکە فکری زۆر جوانی بۆ نابێت لە مەشروعێکی ترە فکرێکی زۆر جوانتری بۆیە ئەمەش ئەنێ هەمووی لە پێی کات و لە چوارچێوەی چیایە ئەو فکرانی کە دەبێ بۆتان بێت ئەبێ بە تەواوەتی پەیوەندی هەبێ بوو پرۆژێکتی کە ئەیکەی بۆ نمونە تۆ ڤێلایەکەکەی ئێستا ئێمە ڤێلاکان دابش کرا بوو بۆ چەند کەساتێکی جیاواز هەبوو بۆ میوزیسیان دیزاینی ئەکرد هەبوو بۆ دکتۆرێکی کرد طبعا تۆ بینایەک دروستکە بۆ دکتۆرێک جیاوازەوە گلۆی کە بۆ میوزیکسیانێکی دروستکە لەبەرەوە ئەگەر بۆ کەسێکی میوزیک بێ ئەبێت شتێک بێ حەقی هەبێ بۆ کەسانە یعنی ئێمە لە کەساتی ئەو کەسی کە بۆی دروست ئەەکەین فکرێکە وەرەگرین ئیشەکەمان ڕنگدانەوەی کاری ئیلهام خانم شتینتان دروست کردووە شتی خۆماڵی وەکو داڵمەوە بەسمێ کۆشک و تەلاری کوردستانتانیش دروست کردووە یا بەنیازن شت دروست خۆمان شخصی نەمان کردو بەڵام تەلەبە هەبوو مەسەلەن منارەی چۆڵی هەولێریان دروست کردبووەوە یان قەڵای هەولێر ئەمانە دروست کرابوو بەڵام ئێمە نەمان کردەوە کەواتە ئێستا خوێندکاری قۆناغی چەندە من دوو ئێوە دەتوانن سەرپەرشتی پرۆژەیەکی بلو شێوازی کە فکرەکەی خۆتان بێت لە دەرەوە بیکەن لەواقع وڵی ڕاستێکی دڵزە زەحمەت ئێستا چکە ئێستا چەنەها هەنگاومان ماوە بۆی ینی دیتیلی زیاتر و وردەکاری زیاتر لەسەر مەشروعەکان بزانین ئەنجامی فیستیڤالەکەتان بەکوێ گەشت ئەنجامی فیستیڤالەکە لە ئاخری فیستیڤالەکە یەکەم و دووەم و سێمی وەکووتمان هەرێک لە کاتەگۆریەکان دیاری ئەکرا ئەوانی کە دیاری کرێ شەهادە و مەدالیای خۆیان پێشکەشەکرا و کاتە هێشتا ئێوە هین نەکراون پێ هەڵشتاڵ نەسەنگێنراون بۆ ئەوەی کە دیاریکران ئەوانەی کە یەکەم و دووەم پرۆژەکەیان چی بوو کێ بوون یەکێک لە پرۆژەکان منە هەین مەلوویە لە سامەڕایەوە بزانم لەسەر نەحتیان کردبوو ینی شەر نێت و ئەم ماتریاڵانە بەکاربێنی ئەتوانی شتی تریش بەکاربێنی توانی تەختە بەکاربێنی ئەتوانی ئاسن بەکاربێنی ئەتوانی شتی تر بەکاربێنی بۆ نمونە ئەوەی کە یەکەم بوو لەسەر دار نەحتی کردبوو منارەی مەلوێ دروست کردبووە کە لە سامەڕایە واتە پێویستی بە ئیمکاناتی باشتر هەیە بۆی کە تەنانەت خوێندکارێک لە فیستیڤالەکانیشا بتوانێت بە شتێکی جیاوازدا بەشداری بکات هەر هەموو ئیمکانێتێ ینی ئەگەر بۆش دروستکەیر ئیمکانێتێ ئەگەر لە دوای تەخەڕوجی هەلتان بۆ بڕخسێ دەتوان سەرپەرشتی پرۆژەکان بکەن ئینشاءڵڵا ئەگەر هەلەکە بڕخسە تەخەڕوجەکانی پێشەوە چیان کردووە ڕاستێکی ئێمە جامعەکەی ئێمە لە سلێمانی تەخەڕوجوانێتە ئێسا تا مەرحلە 4مان هەیە بەڵام لە هەولێر هەمانیانێک تەخەڕوجوان هەبوو کاریشان کردو و دامەزراویش زۆر باشە ئێوە تەنها پرۆژە و پلان یا فکرێتان لەسەر تاکتەلاریە یان خۆت سبێنە ڕەنگە فکری سیتیەکیشدا ڕێژن تا مەرحلە سێ تا مەرحلە 4 تقریبا هەر تاکە بەڵام ئیتر لە مەرحلە 4 ئەبێتە سیتی پلانینگ ئەربان پلانینگ و سیتی پلانینگ ینی شارەکە بەتەواوەتی بەس لە توانای خوێندکارە هاوڕەکان و خۆتان بکەن تو خوێندکار ئێمە توانای هەیە لەوەی کە بتوانێت تەلارێکی تایبەت بە هەرێمی کوردستان دروستکاسی بێنە لە وڵاتێکی تر برێنم تەلارێکی فلان شوێنە ڕاستەکەی خوێندکاری زۆر بەتوانا و بەهرەمەند هەیە کە ئەو توانایانیان هەیە و بەڵام یعنی ئەو هەلە ناڕخسێتە بەردەمیان ئەو توانایان هەیە بەڵام ناتوانن ئیشەکە بکەن ئێستا ئینشاڵڵا بۆ داهاتوو هەلی چۆنتان دەوێت بۆتان بڕخسێت وەکووتمان سپۆنسەری و داواکاری ئێمە پێڵین کلاینت یعنی ئەو کەسێکە مەشروعەکانیان لێمانەوە بەڵێ ئەو کڕیارەکەت باڵێن ئەگەر کابرا یعنی بودجێکی کەمە باتێ و بڵە مەشروعەکەم بکە یعنی بەپێ بودجەکە تو ئەتوانی مەشروعەکەی بۆ دروستکەی بەڵام ئەگەر کابرا بودجێکی باشە باتێ پارێکی باشە باتێ و مەشروعەکە و گەورەتر و جوانترە بێت ئێستا هەندێک جار کاتێککە ئەو لە بەرنامەکانی پێشوشمان خەڵکمانیە نابوو کە تەلارێک دروست دەکەن تایبەتمەندی هەیە ئەم تەلارە لە ڕووی گەرمی و سەرمی و ئەو شتانەوە ئێوە چی تایبەتمەندیان دەبێمانەوەش یعنی لەوە دەکەنەوە بۆ نمونە چۆن دیزاینە سادەکەی خۆتان بەدار بێیان بە ئاسن بێیان بەم مادەیە بێت ئەوەش جیاوازی هەیە قسەش لەسەرەوە دەکەن لە فکرەکان طبعاً ئەمە ئەم پرۆژەکتانەی ئێمە کە ئەیانکەین هەمووی بە وردەکاریەوە یعنی ئەمە دروستی ئەەکەین کە دیزاینیانەکەین یعنی هەم لە ئاوهەوای بگرە هەم لە یعنی ڕووناکی هاتنە ناوە و چونە دەرەوەی ئیتر لە هەموو وردەکاریە کە پێویست بێ بۆ بینایەک بۆی ئینسانێک تیا بە مرتاحی بژی هەمووی ئێمە بیری لەکەینەوە و هەوڵەیە شتێکی باش و یعنی گونجای بۆ دروستکەین بە پێی مەنتیقەکەش ئێستا ما هیچ تێچوویەکی هەبوو بۆیەوە ئەرۆڵا هەر ئەمەش تێچووی هەبوو چەندی هەبووە ڕاستێکی ئەوەی ئێمە تقریبا نزیکی 670,000 تێچوو زۆر بۆ ئەمە 670,000 و ئەرۆڵا تەلەبەکانی تێنیان تێخێنەوە وڵی ئیتر بەپێی تەلەبێ ئەگەر مەسەلەن مادی جیاواز و مادی جیاواز مادەیە گرانەکەیەوە وڵی مادەکە گرانیە بەڵام ئێمە بە CNC بڕیمان CNCەکەش ڕاستەکەی بە دقەیە
ئیتر چنێک لە ناو جیهازەکەی بمێنێتەوە بە دقە حسابیەکەن و پارەکەی هێنە بێ. ئیبداعاتی ترچیتان هەیە وەکو خوێندکارانی بەشی تەلارسازی زانکۆ ئەهلیەکان گرنگیان زیاتر دەدرێ بە توانایی خوێندکارێک یا حکومیەکان؟ وڵی لە ڕوانگەی خۆمانەوە زانکۆ ئەهلیەکان. بۆچی ئەهلیەکان؟ ڕاستەکەی خۆش نییە بڵێن ئەهلیەکان بەس لە ڕاستی ئەهلیەکان زیاتر ئیتیمام پێرێ لەبەرەوەی لە حکومیەکانە ینی لەبەرەوەی کە پارەی یعنی تەلەبە پارە نایە زۆر جار ماوەدیان لەبەردەستانێت تا بتوانن ئەو شتانی کە هەیە بە تەواتی بیگەێنن مامۆستاکان خەتای مامۆسایتیان نیە خەتای ئەوەیە کە حکوومەت پارێکی باشی دابین نەکردو بۆ زانکۆ حکومیەکان بەڵام ئەهلیەکان لەبەرەوەی تەلەبە خۆی پارەیە لەبەرەوە مشکیلەی نییە هەموو شتێکی لەبەر خوێندکاری ناتوانێت لە ئەهلیەکانە بخوێنە چی بکە ڕەنگە ئەوش فکرێکی باشی هەبێت توانە و بەهرەیەکی باشی بزەبەتوە لە ساسەوە وانە بەڵام کە نەتوانێت ینی چیە حکومەکەش خراپ نییە بەڵام یعنی ئەهلەکە هەستەکەی باشترە چونکە یعنی زیاتر احتیمام ئەیە بتوانێت تەلەبەکە زۆر باشە ئەگەر بێت و حکوومەت یاریێمی کوردستان یا خۆت وەبەرهێنەرەکان پشت ببەستن بە توانای ئێوە لە داهاتوودا دەتوانن تەلارەکان هێرێمی کوردستان یاوانەی کە دروست دەکرێن لە سیدیەکانە چۆن گۆڕانکاریان بەسەر بێت لە چه ڕوویەکەوە دەگۆڕێن ساڵ بە ساڵ شت گۆڕانکاری بەسەرەیە لەبەرەوەی زانکان بە بەردەوامی خەریکە شتە دۆزنەوەنێ ئێمەش کاتێک لە بۆری خوێندنەی کام شتی تازەیت و ئەوە ئەخوێنی ینی ئەوانەی کە لە بۆری خوێندنان یعنی تاسە ئەو کەسانی تازە تەخەروجان کردووە دائیمەش زۆر ئەزانن بەڵام ڕاستە ئەکسپریەنسێکی باشیان ینی زۆر ئیشان نەکردو شتی دەرەوەیان نەدیوە بەڵام معلوماتیان زۆر پێ ئەو شتانی کە لە دەر و ڕوئە ئێمە هەمووی ئاگامان لێتی لەبەرەوەی ئێمە بە بەرداوامی خەریکی سێرچکردنین ئەزانین چی هەیە لە دەرەوە چینە لە دەرەوە خوێندکاری ئێمە قسە لەسەر زیاتر توانەکانیان دەکەین چۆن دەتوانن توانەکانی خۆیان بەرجەستە بکەن جیاواز لەوەی کە بڵێگەر یەکێک سپۆنسەرم بکات خۆ 2000 دەبێت تۆ خۆت بسەلمێنی بۆ بەرامبەرەکەت بۆ بەرهێنەر یا بۆ حکوومەت یاریێمی کوردستان بەڵام زیاتر ئێوەش لە هەمان کاتا پشت بە بەرهێنەرێک دەبەستن کە بێتە سوراختان بکاو بڵێ و پرۆژەیان بۆ بکەن یاخود حکوومەت یاریێمی کوردستان وڵی وە بەرهێنەرەکە زیاتر چکە حکوومەت یعنی ئەوەی کە داو لێ ئەکال ئەوێت لە چوارچەوەی ئەو شتانەی ئەو بیر و ڕای خۆی هەیەی بۆی بکەی بەڵام و بەرهێنەرەکە تو ئەتوانی بە ئیسراحەتتر و بە فراوانتر ئیشی خۆتی بکەی ینی لەو مەشروعەکە بۆ یەکەیت تۆ بەرهێنەر داوات لێ دەکات بەپی خواستی خۆت خواستی خۆشی طبعاً و بە زیاتر خواستی خۆت دەتوانێت ئەم تەلاران و جیاوازی هەیە لەسەر ئەو خاکی کە لەسەری دروست دەکرێت بیرەوەش دەکەنەوە بەتەکێت ئەگەر ئەرزێکی هەبێ بۆ منە زراعی بە زیاتر ئەو شتە هەیە لە سلێمانیا ئەرسێ زراعیە بیناکە دروست کراوە سێرەکەی هینێکی تیا کرەکێکی تیا شەقێکی تیا درزێکی تیا بەڵە درزێکی تیا ئەمە سەبەکەی چێ سەبەکەی فاوندیشنەکەیتی ینی بناغەکەیەتی بناغەکە و کە جوڵە دروستەکە لە ناو دیوارەکان ڕوبەر هەر یەک لەم پرۆژان چەندە ینی بۆون ئەگەر لەسەر ئەرزێکی واقع بتەوێت دروستی کەی چەند مەتر بۆ منە مڕەبع خاکی ئەوێ ئەم بینایانە گەورن ئەم بینایانە یعنی ئەوانەی ئێمە نیە بۆ منە ڤێلایەک دروستێکی 200 مەترە ئەوێ بەڵام ئەم بینایانە گەورن بینایی ئەوە نیە خۆمان دیزاینمان کردێت تا بزانین ڕوبەرەکی چەندەکە زۆر باشە دوایین قسەتان کێرێکتان و بە جیاواز قسەی خۆتان لەسەر توانەوە بەهرەی ئێوەمانن کە هەموو بەرهێنەر هەم حکوومەت هاوڕێکتان لێ بداتەوە هەمێوە توانەکانتان بخەنەگەر و هەم بەهرەکانیشتان سوودی بۆ خۆمان هەبێت وڵا ئێمە بەپێی توانە ئەوەی لە دەسەڵاتمان بێ ئەوی لە توانامانابێ ئێمە ئەیخێنە بەر دەست یعنی ئیتر ئەوکەی کەشکۆتۆتە دەست کڕیارەکە و حکوومەتەکە زۆر سپاس ئەمێ باسی ئەوکەم کە ئیسفادەی ئەمانە چی بووە کە ئێمە کردومانە ئەمانە ئێمە لە کە ئیشمان کردو بە گروپ ئیشمان کردو کە بە گروپ ئیشەکەی فێرەبی کە چۆنی تەعامل لەگەڵ خەڵکی دەرەوە بکەی یعنی ئێمە زۆر ئیسفادەی هەیە بۆ دەرەوە ڕاستی ئێمە معمارین بەڵام لە کاتی دروستکردنی پرۆژە و ئیشکردنە پێویستمان بە مەدەنی هەیە پێویستمان بە کارەبا هەیە لەبەرەوە ئێمە بە گروپ ئیشەکەین کە بە گروپ ئیش کرد لە ئێستاوانێ ئەو کاتە فێرەبی چۆن تەعامل بکەی لەگەڵ خەڵکە یعنی ئەمە وای لێ کردو کە ئاسی زانستی ڕۆشنبیری هۆشیاری تاک بەرز ببێتەوەوانێ ئیسفادەی هەیە زۆر باشە سپاس بۆ هەردوو خاتون لە بەشی تەلارسازی زانکۆیتی بینەرانی عزیز بەرەبەرە بە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژ دەگەین بەڵام راپۆرتێکمان ماوەکە سکۆلی وەرچی سۆران سازی کردووە هاوکارم ئازات مەراوەیی راپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین.
دەست و خۆش زۆر زۆر باش ئێستا ئێمە وەکو وەرزشوانان و هەوادارانی یاریسکی بە ناوەندی کەلتوری چۆمان هەسان بە ئەنجامدانی ئەم فیستیڤالۆسکەیەکی بچووک هەر بۆ بەسەرکردنەوەیەک و هەر بۆ بە زیندوو ڕاگرتنەوەی ئەو یاریە لێرەوە ئەمێ سوپاسی هەموو ئەو بەڕێزانە ئەکەم کە بەشداریان کردو بە تایبەتی ئەو بەڕێزانێکە لە ناحیە قەسرەوە هاتوونە جێگای ڕێز و خۆشەویستین هەروەها ئەو بەڕێزانی کرد ناو چۆمانیشەوە بەشداریەکەن دووبارە سوپاس بە ناوەندی کەلتوری چۆمان بە مەبەستی بەشداریکردن لە چاڵاکی سکی سەربەفر لەلایەن ناوەندی کەلتوری چۆمانەوە بەڕێوە چوو بەڕاستی شتێکی ناوازە و جوان بوو بەڵام بەداخەوەمە سەرەتا بوو شتێکی ئەمان لەبەرەوە نازانی بەڵام هەر دیتنەکە و ئامادەبوون لێرە شتێکی زۆر بە لەزەت بوونا و ئەو جەوە سارد و بەفرە یعنی تامێش تایبەتی هەبوو هیوادارم ئەم یاریە گرنگجێکی تایبەتی پێ بدرێت چونکی شوێنی جوگرافیای چۆمان باشترین شوێنە بۆ ئەم یاریە کە حکوومەت بیر لێ بکاتەوە کە ئەم یاریە بکاتە یاریە کە وەکو وڵاتانی دەرەوە گەشتیاران سەرنجی گەشتیاران ڕابکێشی بۆ ئەم ناوچەیە محاولة بكاء هموش تتباع هاوسنك بيدرس أوزي عافية باشە مامۆستاشکی دەی سایدی خۆ بدەوتەوە دوو لنگانە تێدا بینە دەی ئەوا بچ پێش شو عادي؟ بەڵا بینەرانی عزیز دیارە بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت سپاس بۆ میوانەکانیشم سپاس بۆ ئێوەشکە ڕوو بەشدارمون لەگەڵمانە بینەرانی عزیز سپاس بۆ ئێوەشکە تام ساتە لەگەڵمان ماونێتەوە سپاس بۆ هاوکاران لە پشتی کامێرە سپاس بۆ تۆش ڕیاس سپاس بەدڵت دانوێنێ تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ